سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. ئەم جارەیان لە بەرنامەی بەرەو بەغدا لە دەڤەری ڕاپەڕین بە خزمەت ئێوەی ئازیز دەگەینەوە. ئێستا لە نێو ئاپۆڕایی جەماوەری لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕانیە لە بەردەم مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان و لەگەڵ نوێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان و کاندیدەکانی یان بەشێک لە کاندیدەکانی گفتوگۆ لەسەر بەرنامە و کار و پرۆژە و هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری و لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285ەکەین. ئازیزان، ڕاستەوخۆ دەچینە لای میوانە بەڕێز و خۆشەویستەکان کە لێرە لاڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بەرەو بەغدا لەگەڵمان بەشدارە بن بەڕێز کاک محەممەد حەکیم، سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان، بازنەی پارێزگای سلێمانی ژمارە 1، لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد خدر، بەرپرسی بازنەی هەڵبژاردن لە سنووری بتوێن پشدەری کۆمەڵی دادگەری کوردستان، و بەڕێز مامۆستا ڕزگار قادر، بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان. زۆر بەگەرمی بەخێرهاتنیان نەکەین، بەخێربێن بۆ بەرنامی بەرەو بەغدا. سپاسی ئامادەبوونتانەکەم. هەروەها لەگەڵ ئەم بەڕێزانە ژمارەیەک لە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین، ژمارەیەک لە ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست لە ناوچە جیاوازەکانی ڕانیە و قەڵاتجێ و حاجاوا و بتوێن و پشدەر و ناوچەکانی دەوروبەری لێرە ئامادەیان هەیە لەگەڵمان گفتوگۆەکەن، قسە لەسەر خزمەت گوزاریەکانی ئەم دەڤەرە، قسە لەسەر ژیان و گوزەرانیان، قسە لەسەر پرۆسەی هەڵبژاردن و بەشداری کارای خەڵک لەم دەڤەرە، چونکە دیارە ئەم دەڤەرە تایبەتمەندی زۆری هەیە، لەوانە بەشدارێکی کارای پرۆسەکانی هەڵبژاردن دەکەن لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش، و جێگەدەستیان دیارە و هەمیشە لە میدیاکان بە شێوەیەکی دیار و کاریگەر بەڕاستی باس دەکرێن. بۆیە ئێمە بە پێویستمان زانی ئەم جارە بەرنامەکەمان بهێنینە ئەم دەڤەرە و لە نزیکەوە قسە لەسەر چارەنووسسازی پرۆسەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەین، بەگەرمی بەخێرهاتنی هەموو یاکەکەین. خوشکان برایان هەمووتان بەخێر بێن، گەورەتان کردین. بەڕێزان، لە مامۆستا ڕزگارەوە دەست پێەکەین بە حکمیەوەی کە بەڕێزیان بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان لێرە. مامۆستا ڕزگار، دەمانەوێت پێمان بڵێ کە ژیان و گوزەران و کاری ڕۆژانی هاوڵاتیانی ئەم دەڤەرە چۆنی بەڕێوە چێ، ئەگەر بگەڕێینەوە ناشمانەوێ ڕاستی لە دوای ڕاپەڕینەوە دەست پێ بکەین. لە ئێستاە دوای 35 ساڵ حکومڕانی کوردی و بەڕاستی کە ئێستا هەرێمێکی نیمچە سەربەخۆین لە چارچەوەی عێراقی فیدراڵە باوڵێ، ژیان و گوزەرانی خەڵکی ئێرە چۆن بەڕێوە چێ لە سای حکومڕانی نێوخۆی کوردی و نێو حکوومەتی فیدراڵی عێراقیش؟ بەنای خوای بەخشندەی میرەبان، سەرەتا بەخێرهاتنی بەڕێزان دەکەین سافی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر بەخێر بێن بۆ دەبەرەکە دەبەری خۆتانە و بەخێرهاتنی یەکە بە یەکەی ئەو مامۆستا بەڕێز و خوشکە عزیزانە دەکەین کە تەشریفیان هێناوە. هەرێکێک لەو بەڕێزانی کە لێرە دانیشتووە بە ئەندازەی کێوەکانی ئەم ناوچەیە سنگ و قورساییان هەیە لە واقعەکەدا. بەڕاستی ئینسان ئەو پەڕی هەز بە شانازی و هەز بە خۆشحاڵی دەکات کە لە خزمەتیاندا دانیشتووە، ئەوان تەشریفیان هێناوە. پاشان لێرەوە سڵاو و ڕێزەنێرین بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تێکرا، بە تایبەتیش هاوڵاتیانی دەڤەرەکە. عبارەت بە ژیان و گوزەرانی خەڵک لە سنوورەکەی ئێمەدا لە ڕاستیدا بەداخەوە لەگەڵەوەی کە ئێمە خاوەنی دەڤەرێکی تێکۆشەر و خەڵاتکارین لە مێژووی دوور و نزیکی ڕزگاری خوازی گەلی کورد بە هەموو جۆرە شۆڕشەکانەوە، و ئێمە خاوەنی قەندیلین کەلانکەی لە خۆگرتنی کۆی شۆڕشەکانی گەلی کورد بووە لە ڕابردوودا، و خاوەنی شەهید و لە قوربانی دەر لە ڕووی دارایی و لە ڕووی جەستەیی کە مندامی سەنگەرمان
خەڵکانێکی زۆرمان هەیە لە هەموو چین و توێژ و لایەنە سیاسەکان بە تێکرا و کۆمەڵی دادگەریش بە تەرتیب خاوەنی پشتی شێرە لەو بوارانەدا و لە زۆر بوارێکدا خەڵکی دەبەرە قوربانی داوە زیاترین قوربانیەکانیشی تەڵەن لە شەهیدبوونی وڵەکانی و هاوڵاتیانی و لە دەربەدەربوون و لە ڕاگواستن دووجار ئەم دەبەرە بەر شەڕای ڕاگواستن کردووە لە سەررسی حیزبی بەعەز ساڵی کە دەبەری کوردستان بە تەواوەتی بوو بە مەنطقەیەکی محەرەمە بە قەزا و ناحیەکانیەوە و سەرجەم دادیەکانی ئەو سنوورە هەمووی بوون بە مەنطقەی محەرەمە. ئەمە هەر وەکو نمونەیەک دەناسەندی نمونەی ترمان هەیە کە لە ڕاستیدا دەبەرێکی قوربانی دەرە خباتکارە تێکۆشە، بەڵام بەداخەوە لە سەردەستی حکومڕانی کوردی و پاشانیش بە تەنسیق لەگەڵ حکومڕانی مرکز و حکوومەتی ناوەند بەڕاستی ئەم دەبەرە پشتگوێ خراوە زۆر بە شێوەیە کە یعنی هاوڵاتیانی ئەو دەڤەرە لە سەرەتاییترین پێداویستەکانی خۆیان بێبەشن. مەسئولەکەمان ڕێک بدەین لە شار و شارۆچۆ بنیدیاتەکانی دەبەرە پشتگوێ خراوە بۆ کارەکەی چییە بۆ لە ڕاستیدا بێباکی دەسەڵات پاشانیش بێوەفایی دەسەڵات و ئەو کەسانی کەوا لە سەرشانی خەڵکی ئەو دەڤەرە بە پێگە و مەسەڵە زۆرا-زۆرەکان گەیشتوون ئەم دەڤەرە بەڕاستی بێبەش کراوە مەحرومە. ئەگەر بین بە دیراسە بە لێکۆڵینەوە سەیری بارودۆخی ژیانی خەڵک بکەین، ئاستی گوزەرانی خەڵک، ئاستی هەژاری خەڵک و ئاسی ئەو خزمەت گوزاریانی کە با خەڵکەکە کراوە هەتا ئێساش حکوومەتی کوردی ڕێگەیەکی دووساییی نێوان دوکان و ڕانیەی بۆ تەوانەکەەوە دوای چەندین ساڵ هەتا ئێستا ئەو خەسخانەیەکی 290 قەرەوێڵەیەی بە ئێرە ڕەوانە نەبینراوە کە چەندین ساڵە پەیکەرەکەی تەواوکرا ئێستا بۆ نەژەنکردنەوەکەی بە ئەندازەی پەیکەر پێویستی بە تەکلیفەیە. هەتا ئێستا هیچ خزمەت گوزارێکی ئەوتۆ یعنی ئاوی خواردنەوە سوتەمەنی بۆ زستان ئێمە بەشێک لە خەڵکەکەمان لەو سنوورە خەڵکی ناوچە کوێستانیەکانە بە ناوچە کوێستانیەکان بە تاکید پێویستی بە سوتەمەنی زیاترە نەکرد ناوچە کوێستانیەکان ناوچە دەشتاییەکانیش بەڕاستی نەتوانراوە سوتەمەنی پێویستیان بۆ دابین بکرێ. یعنی لە زستاندا بە 2 ساڵ بەرمیلێک نەوت ئایا پێشکەش دەکریان ناکرێت بەڵام بە نرخێکی بەرز حکوومەتی عێراقی بۆ هاوڵاتیانی ناوچە دەشتاییەکانی خۆی بۆ ناوچە گەرمەکانی خۆی دەتوانێت سوتەمەنی پێویست دابین بکە، بەڵام حکوومەتی کوردی وە با چاودێری حکوومەتی عێراقی تەماشارەکەی خەڵکی ئەو دەڤەرە زۆر بێبەشە وەکو هاوڵاتیانی هەموو هەرێمی کوردستان بە تایبەتش ئەو دەڤەرە. بۆیە لە ڕاستیدا دەتوانین بڵێن ژیانی خەڵکی لەم سنوورە پشتگوێ خراوە لەلایەن دەسەڵاتدارانەوە و ئەمەش وای کردووە بم بۆ باوە بڵێم ئەمە وای کردووە کە ئێستا گەورەتی نسبەی کۆچ لە چین و توێژی گەنجان لە دەڤەری ڕاپەڕینە. وەرە سیرکە ئەگەر داتاکان بێنی داتای ئەو گەنجانیان ئەو خەڵکانی کەوا کۆچیان کردووە گەورەترین نسبەی کۆچ بەردەڤەری ڕاپەڕین دەکەوێت. ئەگەر کەسێک ناسار نەبێ بۆ دابینکردنی ژیانێکی شایستە سەری خۆی هەڵبگرێ بچێ بۆ وڵاتانی تر چ کەسێک ئامادەیە خاک وڵات و نیشتیمانی خۆی و ئال و کەس و کاری خۆی بەجێ بێڵێ بچێت لە تاراوگەدا ژیان بەسەر بەرێت. هەموو ئەو کەسانی کە دێنەوە لە کاتی عوتڵەکانیاندایان لەو کاتانی کە دەتوانن بێنەوە هەمویان تامەزرۆی ژیانی ئێرەیان لە ڕوحیاندا هەست پێ دەکرێت لە دەموچاویاندا هەست پێ دەکرێت. ئەمە وای کردو یعنی ئینسان بەزەی بە حاڵی ئەوانە ژابێتەوە کە بە سەلامەتی گەیشتوون لە کاتیدا ئەوانەی کە ڕێی هەندەرانیان گرتووە گەورە یعنی زۆرترین نسبەی قوربانی بەر خەڵکی منتیقە کەوتووە. زۆر جار هەبووە بە ژمارەیەکی دیار و بەرچاو تەرمی گەنجی ئەو دەڤەرە لە دەریا ئیزەدا خنکاوە هەندێکیان هەر نەدۆزراونەتەوە هەندێکیان گەڕاونەتەوە ناو کەس و کاریان بە زیندوی ڕۆیشتون و بە مردوی گەڕاونەتەوە. ئەمە بەڵگەیە لەسەرەوەیکەوە ژیان لەم دەڤەرەدا بە ئەندازەیەکی باش پشتگوێ خراوە بە هیچ شێوەیەک بە شایستەی ئەو قوربانیانەی کەوا لە ڕابردوودا ئەو دەڤەرە داوێتی لە هەموو قۆناغەکانی مێژووی خەباتی ڕزگاری خوازی کورد بە تێکرا و بە
مێژووی نزیکی بەڕاستی ناتوانیوە خزمەت بە ئەو دەڤەرە بکرێت بۆیە تەماشارەکەی خزمەت گوزاریەکانی ڕێگەوبانمان خزمەت گوزاری کارەبامان خزمەت گوزاری ئاوی خواردنەوە خزمەت گوزاری سوتەمەنی لە هیچ خزمەت گوزاریەک لە خزمەت گوزاریانە هەز دەکەین کەوا دەڤەرەکە لە ئاسی هەبووە لە بەرامبەر ئەم پشتگوێ خستنەی بەس بە کورتی پێم بڵێ خەڵک هەڵوێستی بووە بەڵێ یعنی لە هەموو قۆناغەکاندا خەڵکی و دەڤەرە زۆرێک لە پێشنگایەتی هەبوو بۆ دەربڕینی هەڵوێست بەڵام ئایا هەڵوێستەکە تا چەندێک کاریگەری هەبووە قۆناغ بە قۆناغ فەرق دەکات لەم دوایانەدا یعنی لە زوربەی ناوچەکاندا کە خۆپیشاندان دەکرا خۆپیشاندانی چین و توێژەکان چین و توێژی مامۆستایان بە تایبەت وە فەرمانبەران دەڤەری ڕاپەڕین لە پێشەنگی خۆپیشاندەران بوون و لە خۆتان دەزان کە ڕاپەڕی مەزنەکەی ساڵی 1990 لێرە دەستی پێکردووە سەرجەم گۆڕانکاریەکان لە مێژوودا لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد سەربارەیەکەوە هێزە سیاسەکان ئێرە لانکەیان بۆ ژیانیان لێرەوە دەستی پێکردەوە بۆیە زۆر خەڵک هەڵوێستیوە بەڵام تا چەندێک توانێتی کاریگەری هەبێت لەم دوایانەدا بەڕاستی پێم واگەیشتەوەی کە بە ئەندازەیە خەڵک تووشی یەئز بووە تووشی بێئومێدی بووە لەوەی کە جۆرێک دەسەڵاتی خۆسەپێنی لە واقعەکەدا هەیە بە پشتگیری حکوومەتی ناوەندی و بە چاودێری حکوومەتە زلێزەکانی دنیا بۆ ڕاگررتنی باڵانسی سیاسی ئەم هێزانیان داسەپاوی بەسەر ئەو واقعەدا هەشتۆ ئەگەنا بە تەکیت خەڵک لە ناخیدا خاوەنی هەڵوێستی جددیە و دەشتوانێت گۆڕانکاری بکە و ئێرش بە تەکیت ئەگەر دەرفەتی بە بڕاخسێت چەخماخەی گۆڕانکاری دەتوانێت لێرە بێت. کاک محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە پارێزگای سلێمانی و کاندیدی ژمارەیەک کاک محەممەد بەتەنیشتە و بێخزمەت گوزاریەی خەڵک بە تایبەتی لە دەڤەرێکە وەکو مامۆستا ماژەی پێکرد کە بەڕاستی قوربانی دەرە تێکۆ شەرە خاوەنی ژمارە یەکی ڕاپەڕینی مەزنەکەی هەرێمی کوردستانە کە تایبەتمەندی و شانازێکی گەورەیە بەڕاستی بۆم دەڤەرە ئاوا خزمەت نەکرابێیانە دەڤەرەکانی ترەوەی بەتەنی ئەو هەڵوێستەی کاڵێ خەڵکی دەبەرەکە هەڵوێستیان هەبە بە جۆرەك کۆمەڵی دادگەری کوردستان وەکو هێزێکی جەماوەری هەڵوێستی چی بووە بۆ حیزبێک کە لە هەرێمی کوردستانە جەماوەرێکی گەورەی هەیە پێم بڵێ هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان چی بووە لە پەرامۆژکردنی خەڵک و بێخزمەتکردنی خەڵک و پشتگوێخستنی خەڵک و قۆرەخکردنی دەسەڵات باڵێ نادێتەوە ئەوە لەوانەیە بۆ تۆ پێویست نەبێت بترسی ئەگەر پێویستی کرد مایکێکتان نەدەینێ نایشێرم والله ما سەرەتا بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ کەناڵی پەیام و ڕێز و سڵاوم بۆ ئامادەبووان و سپاس بۆ هەردوو برای بەڕێزم کە میوانداریان کردوین ئەمڕۆ لێرە ئەو خۆپیشاندانە و ناڕەزایەتیانی مامۆستا ڕزگار ئاماژەی پێدا کۆمەڵ پێشەنگ بووە لەناو جەماوەرا بوو بەڵێ ئەگەر وێنەکان تەماشا بکەی ینی کادر و ئەندامانی کۆمەڵی دادگەری ینی هەڵسوڕاوەکانی و خۆپیشاندان و ناڕەزایەتیانە لە مامۆستان و فەرمانبەران و چینەکانی تر ینی کۆمەڵ پێشەنگ بوو لە ڕیزی جەماوەری ئێرەدا ناڕەزایەتی دەربڕی و داکۆکی لەسەرەوە کردووە کە مافە سەرەتایەکان بۆ خەڵکی ئەم ناوچەیە کە ئێرە ئەم سنوورە چوار ناوچەی گرنگ لە خۆی دەگرێت کە پێگەی استراتیژیان لە هەرێمی کوردستانە هەیە بتوێنە پشتدەرە بەری مەرگەیە لەگەڵ بەشێ لە خۆشناوەتیە ئەمە ینی ئەمە لە خەباتی ڕزگاری خوازە ڕۆڵیان هەبووە و ئێرە زۆرجار پەناگە بووە بۆ بەهۆی وجودی قەندیلەوە پەناگە بووە بۆ خەباتی ڕزگار خوازی گەلی کوردستان پێش ئەم بڵێن ئەمریکا ئێستا لێین پێشەوان باسەکەین لەبەر کۆمەڵی دادگەری هەم وەکو ناوچەکە لەوێ پێشەنگ بۆ دوجار لەکوێ کۆڕکۆبنەوە بۆ لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان تا ئەو کاتێک کۆمەڵی دادگەری هەبووە لە کۆبنەوەکانی ئێمە لەگەڵ دەسەڵاتدا و شخصی مامۆستا عەلی باپیر و ئێمە وەکو مەکتەبی سیاسی دایم لایەنێکی داکوی کرد بووین لەسەر ئەوەی کەوا پارتیتان وتووە کە خەڵک لێتان ناڕازیە و ئێوە نەتەنتوانیوە وەڵڵاهی ماندوو بووینەوە دەبێتێتی و پارتی بڵێن ینی ناڕزایەتی خەڵکمان لە هەموو کۆڕ کۆبنەوەکانە بە دەسەڵات گەیاندووە بە
کاتی خۆی کە کۆبووینەوە لە سەرۆکاتی هەرێم لە کۆبنەوەی پێنج لایەنە سیاسیەکانە هەڵوێستی کۆمەڵی دادگەریە لەسەر چی بووە لەسەر خەڵک بۆ بەگشتی خۆی مامۆستا باز یعنی کوردستان هەرێمی کوردستان هەمووی فرامۆش کراوە ڕاستەکە ینی وانی هەرێکی تایبەتمەندیەکی خۆی هەیە بەڵام هەرێمی کوردستان هەموو ناوچەکانی فرامۆش کراوە ینی بڕۆ بزانە هەر شوێنێک هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان بدوێنە ئەم دەسەڵاتە دوای 34 ساڵ نەیتوانیوە مافە سەرەتایەکانی خەڵک دابین بکە جاران خەڵک خۆپیشاندان و ناڕەزایەتی بۆ خزمەتگوزاری دەرەبڕی ئێستا خەڵک لەم دوایە بۆ موچە دەریە بڕێ ینی ئەم حکوومەتە نەیتوانیوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە لەبەرەوە کۆمەڵی دادگەری بەردەوام لە سەنگەری خەڵکی کوردستان بووە و هیچ کات لە سەنگەری دژی خواست و داخوازەکانی خەڵکیدا نەبووە هیچ کات لە بەرەی دژە خەڵک نەبووە بۆ هەموو ناوچەکان داکۆکی کردووەوە یەکی لەو ناوچانەی کە ئێرەیە ئێمەش حەقەتەر کۆمەڵی دادگەری پێگەی سەرەکی ئێرەیە تۆ تەماشای دەنگەکانی کۆمەڵی دادگەری بکە و بەراوردی کە بە کۆی دەنگەکانی پارێزگای سلێمانی ینی ئێرە بەردەوام ئەتوانین برێن لە حاڵەتە چاکەکانە ئێرە لای کەم یەک لەسەر چوار تا یەک لە سەرسی دەنگەکانی کۆمەڵی دادگەری بووە بۆ لاڵبژاردنەکانی پێشووتری عێراقدا و دیارە کە لێرە نوێنەری کۆمەڵی دادگەری توانوێتی دەنگی باش بەدەستبێنە کە نزیکەی 25,000 دەنگ بووە لەبەرەوە ئەمە بەڵێ ئەمەش وا لە سەرکردایەتی کۆمەڵ لە سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بکە کە لە هەموو پرسەکان کە دێنە پێش داکۆکی لە کێش و گرفتەکانی ئێرە بکە هەندێ لەو ناوچانە مامۆستا عەباسێک قەزێترێ هەندێک جار ناوچەکان ئێمە لە مەکتەبی سیاسی ئاگامان لێی بووە ناوچەیەک ناڕەزایەتەکانی هێنا بۆ لای مامۆستا گەیاندوێتی بەدەسەڵات زۆر جار دەرفەتی بۆ ڕەخساندون داوای موعودی لەگەڵ کردوون ینی ئەو ڕێگایشمان گرتوتە بەر ئێمە هەموو ڕێگایەکمان گرتوتە بەر کە خواستی خەڵکی کوردستان هەم بەدەسەڵات بگەێنین و هەم کە ڕژاونەتە شەقام بەشێک بووینە لەوەی کە ڕژاونەتە شەقام محەممەد هەمیشە دەسەڵاتی پارتی ویشێتی پاساوی حەزر بەدەستیان هەبووە بۆن منە زۆر جاوتێتی بەغا هاوکار نییە کێشەمان هەیە لەگەڵ بەغدا ناڵن نەوت هەناردە بکەین سوزانم ینی ئێمە حکوومەتێکی ساواین دەم جۆرە پاسمانە مامۆستا باس لە 2014ەوە کە نەوت ئەفرۆشن وانە 89 میلیارد دلار نەوتیان فرۆشتوە 89 میلیارد دلار نەوتیان فرۆشتوە چیان لێ کردووە وەڵی زان چیان لێ کردووە لە نوێی 2015 مانگی نوێی 2015ەوە لە 112 موچە 52 موچەیان داوە بە تەواوی 6 موچیان بە لێبڕین پاشەکەوت کە هەر نەدانم ینی پاشەکەوت لەگەڵ فەوتان بە سێ سیستەم ئیشیان کردووە کە فشار لە خەڵکی کوردستان بکەن پارەکان بۆ خۆیان برن 6 موچەیان بەم شێوە داوە بە فەوتان بە پاشەکەوت بە لێبڕینەوە 52یان داوە ئەم ساڵێمە تا 25 ئەم ساڵیش دەبێ ئێمە هەموو دوعا بکەین ئایا دوو موچە بفەوتێ خەڵکی کوردستان شکرێکە دوو موچە بفەوتێ چونکە دیارە مانگی دەر هێنان و بردیان و پارێ 120 میلیارەکەیان نەنار تا دوێنێوە نیە ئەو بەغداش دوسێ ڕۆژێ تا ینی مانگی ئەم مانگە یەک موچە درا چۆ خەڵکی کوردستان چاوەڕێ کرد کە ئەم مانگە دوو موچە بدرێ بەڵام نادرێ وەخوا ڕەحم بکە ئەمەش دوای لە مانگی 11 کە دەنگدانە موچەی تر نادرێ شوێ ناینێنن 120ەکە ئەمان مامۆستا عەباس ئەوانە هەمووی لە ئەستۆی بەغایە یان ئەمانیش بەشدارن هەمان پێم وایە بەشدارن چی لە ئەستۆی بەغدایە مامۆستا عەباس ئەمانە ئێستا ئیتفاقیەکیان کردووە لەگەڵ بەغدایە ئەم ئیتفاقێ لە کۆتایی 2024 کردی بێتیان بیان کردایە لای کەم لە 20 تریلیۆن دۆلار دینار کە مافی کوردستانە لە بودجە لای کەم 14 تریلیۆنی هات 11 تریلیۆنی حەقی موچەی 12 مانگە وانە ئێستا 6 تریلیۆن و 700 میلیۆن هاتووە 700 میلیار هاتووە 6 تریلیۆن و 700 میلیار هاتووە بۆ 7 مانگ وانە تەماشاکە
ئەگەر ئەوان ڕازگۆیانە و اتفاقیان پێشتر بکردایە ئەم نەوتیان تەسلیم کرداوە داهاتی نانەوتیان تەسلیم کردایە موچەی تەواو هات 11 تریلیۆنی و حەقی موچەی دوانزەمانکەی هات 2 تریلیۆنیش ئەمایەوە بۆ پرۆژە و بۆ خزمەتگوزاری و بۆ هەندێشت ینی بە دزینیشەوە بە دزینکەی ئەیشی دزن بڕێکی بەشیەکردن و بەشی هەندێک مەشارێکردن و لای کەم ئەو دوو سایتەی مامۆستا ڕزگار باسیەکردن دێنگاوی ئەنا خۆم ناوچەیە گرفتی زۆر حتمما جەنابەت پرسیارەکەیت گرفتی یعنی لەم جۆرە مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پارتی یەکێتی هیچ ڕاوێژێک بە حیزبەکانی کوردستان بە تایبەتی کۆمەڵیدا نمونەیەکتان بۆ بگەڕمەوە ئەگەر چی برادێکمان جارێک بینیم لە کۆبنەوەگەشت نەبووە لە خۆی شایەتی ناحەقی بۆ دەسەڵاتەدا ئێمە وازدام 2014 بوو 5 لایەن داوت بووین لای سەرۆکی هەرێم لای سەرۆکی حکوومەت 2014 بڕیاریاندا بوو نەوت ئابووری سەربەخۆ و نەوت ئەوەکە قسەیان زۆر کرد و زۆر قسە کرا من لە خزمەتی مامۆستا بەشدار بووم و لایەنەکان و کات گۆڕانە بوو یەکگرتووە بوو و یەکێتی و پارتیش قسە زۆر کرا ساعتی ساعت و نیوە دوای من یەک پرسیارم کرد لە سەرۆکی حکوومەت وتم ئێستا ئێوە بڕیارتان داوە ئاگدارمانەکەن یان بانکتان کردوون ڕایژمان پێکەن وەڵام نەختێ پێکەنی ینی چکە من لە هەدەفمدا هەدەفی ئەو کۆبنەوە چییە تی بڕیارمان داوە لەبەرەوە ینی ڕایژ لە چی شتێکا بێمە بکەن چی پرسێک پێم بڵێ جاگەڕ ینی وا هاواریشمان کردووە خواردوێتی خۆیم و گۆڕان زۆر هاوارمان کرد ریفراندۆم نەکرێوە نیە زۆریشمان وت ئەمانە گوێت لێ ناگرن زای بۆ گوێت لێ ناگرن ئەمانە خەڵکی تریان لە پیان وایە و خەڵکەی تر جا حەز بە ڕێکخراوەرچێکە بە بچووک سەیری خەڵکەکەن خۆیان لە بورجی عاجیەوە هاتووە لە بەرزایە سەیری خەڵکەی زۆر خەڵکت پێ بچووکەوە نییە ئەمانە بەرز بوونەتەوە لە بەرزیان لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوە ئەم لایەنانەی تر وازە ئەم لایەنانەیش نازانێت ئێمە گەر مامۆستا ڕێبوار لە بیری بێ پێش 25 کە ڕۆژی ڕفراندۆمە باوزان بە هەفتەیەک ویستیان پەرلەمان تەفعیل کردەوە و بیخەنەگەڕ ناو خستیانە گەڕ بە ئوسلوبی خۆیان دوایەوەی کە کاک شێخی ئێمە و بڵێن کاکتۆری سوفۆوانە نەمانتیایە بەڵێ هاتن وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هات دانیشتین و قسەمان کردو لەسەر هەڵوێستی کۆمەڵ و ئەوانە دوجار پێمانوتن وتمان ئێوە ڕجاعەن بە قسەمان بکەن ئێمە هەندێشتە زانین زەرەر زۆرەکەن دوجار تەکلیفەکەمان خەس کردەوە داواکەمان خەس کردەوە وتمان لای کەم لە کەرکک و ناوچە دامڕێنەکان مەیکەن وتیشمان پێیان وتمان ئەو ناوچانتان لە دەست دەرەچێ ئەخیر جار پێمان وتمان ئێمە ڕۆژێ لە ئەعلام بڵاوەکەینەوە کە پێمانوتون و گوێتانیش لێ نەگرتین فعلەن ئەوەش بوو کە نیوەی خاکی کوردستان لە دەست درا و قوربانێکی زۆر درا هەم قوربانی گیانی لە پێشمەرگە و لە هاوڵاتی و هەروەها سەدان ماڵی کورد لە هەندێک ناوچە بە تایبەت لە دووسخورمات و تاڵان کرا و خەڵکێ بە ملیار دینار زەرەری لێکەوت ئەمانە کە هیچ کاتێک گویان لێمە نەگرتووە مامۆستا باس ئێمە بە هەموو شێوەیەکە و شایەتیەشە دەن زۆرجار زۆر دڵسۆزانە خۆ پرۆتۆکۆلەکانیان نووسراوە حتمما زۆر دڵسۆزانە ئێمە هەم ئامۆژگاریمان کردو هەم قسەمان لێکردون هەم لەبەر ملەتەکەمان زۆر جار گەیشتوت ئەوەی زۆر داکۆکی بکەین کاکە وامەکەن زەرەرەکەن وامەکە هیچ سوودێکی نییە و لەبەرەوە من ناتوانم لەم پرسە تەڵان من عاشقی پیاڵدان نیم بە بەغایە ئەوە ینی بۆی من ینی ئەو نەوەڵێ بەغا بەس ئەمڕۆ وەزعێکیان دروست کردووە بەغدایان کردوتە ناوەندی بڕیار و کوردیشیان کردوتە پاشکۆکیە کردوێتی دەسەڵاتی کوردی کردوێتی خۆ ئێمە نەمان کردووە وانە بەڵام ئەو یاری بینە سەر قەزەی بەغدا لە هەندێ ڕووە گەر ناکاری هەندێ مؤسسات لە بەغدا لە جێی خۆیت هەندێک باسەوەکەین مامۆستا ڕێبوار حەمەد بەرپرسی بازنەی هەڵبژاردننی ناوچەی یان دەڤەری بتوێن پشدەر
لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بەخێراتن گەرمی بەڕێزیشتانەکەی ماسا ڕێبوار کۆمەڵی دادگەری کوردستان لە دوای پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بایکۆتی پەرلەمانی کوردستانی کردووە. بۆچی بایکۆتی کردووە؟ یەک بۆچیش دەتانەوێت بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پەرلەمانی عێراق بکەن. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس مامۆستا باشوە. سڵاو و ڕێزیش بۆ ئامادەبووان لە خوشکان لە برا یاخوا بەخێر بێن بە هیوای سەرکەوتنی باش بۆ لیستی کۆمەڵی دادگەری کوردستان و لیستی ژمارە 285 و کاندیدەکانی. ئێمە ساڵێک بەر لە ئێستا بە تەحدیدی هەڵبژاردنەکانی کوردستان ئەنجام ڕاست. ئێمە یەکێک بووین لەو هێزانەی کە من پێم وایە لە کۆی پرۆسەکانی انتخابات لە کۆی پرۆسەکانی انتخابات یەکێک بوون لەو هێزانە هیچ کاتێک بەرامبەر ساختەکاری و تەزویر بێدەنگ نەبووین و هەمیشە دەنگێکی دلێر بووین بەرامبەر ساختەکاری، چونکە باوەڕمان بەوە هەیە کە بە حەدی ئەوەی هەڵبژاردن گرینگە بەو حەدەی هەڵبژاردن گرینگە و بۆ دەستاودەستی دەسەڵات لە هەرێمی کوردستان و لە عێراقیش لەوە گرنگتر ئەوەیە کە هەڵبژاردننی پاک و بێگەرد ئەنجام بدرێت. هەڵبژاردنێک بێ کە نەزیه بێ و دوور بێ لە طبعاً هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەوە هیچ کە هەموو مقدراتی دەستەڵاتی تێدا بەکاردێ لە هێزی تایبەت و هێزی ناوخۆ و داهاتی گشتی و جەنابەت پرسیارێکت لە کاک محەممەد کرد گوتت ئەو داهاتیان چی لێ کردو؟ ئەو داهاتە ئێستاوە تا بە لێشا و سەرفیەکەن بۆ پرۆسی هەڵبژاردنەکانی بە لێشا و سەرفیانی ئەوان ئەو پارەیان ئەو پارەی ناویان ناپاشەکەوت بزەپت پاشەکەوتیان کردو بۆ خۆیان پاشەکەوتیان کردووە پاشەکەوتیان کردوە تا ئەمڕۆ بەکاری بێننەوە. ئێستا جەنابەت کەوە خۆت و ستافەکەشتان پەیام یەک گوزەر بەناو بازاری ڕابڕانیە و شارەکانی و سلێمانی و هەمووی بکەن ئەبینی جیاوازی چەند لە بینی فلێکس و پۆستەری ئێمە و هێزەکانی دەستەڵات هەیە. ئەبینی کە ئەو داهاتە زۆرەی کە ئەوان بەکاری دێنن لە پرۆسەی هەڵبژاردن بە حەدێکە کە ینی بەراورد ناکرێ بەڕاستی هەر بەراورد ناکرێت دادگەری کوردستانیش لەوە یا کێشەی هەر نییە بەتاکید ئەوە جگە لەوەی کە ئەوان بەو داهاتە ئەو هەموو کەناڵە چییە یارمەتی بدەی ئەوان بەو داهاتە ئەو هەموو کەناڵە فەزائیانە ئیدارە ئەدەن و بەڕێوەیە بن بۆ بەلاڕێدابردننی ڕوانینی ڕاستی خەڵک بۆ خەڵەتاندنی ڕایگشتی بۆ زۆرێک لەو پرۆسانە ئێمە بەڵێ بەشدار بووین لە پرۆسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و پێم وایە کۆمەڵ ڕازگۆ بوو. کۆمەڵ ڕازگۆ بوو وەکو چۆن سەرۆکی کۆمەڵ لە وتاری ڕاگەاندنی لیستی کۆمەڵ و ناساندنی کاندیدەکانی ڕایگەیاند کە ئێمە هێزێکی ڕازگۆ بووین ئێمە نەچوینە پەرلەمان وتمانە و پەرلەمانە دیزاین کراوە ناچین. ئەزانی هێزەکانی کە ئۆپۆزیسیۆنیش هاوڕای ئێمە بوون کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان دیزاین کراوە. ئەزانی ئەمە هەموو پێکەوە بووین لە پرۆسەی یەک کۆبوونەوە و یەکدەنجی لەسەر دیزاین و دەرەنجامە ساختەکانی هەڵبژاردنەکانی کوردستان بەس کۆمەڵ بە تەنها مایەوە لە هەڵوێستی بەرامبەر پرۆسەی بایکۆت. ئەمە ئەسڵان مامۆستا باس ئێمە ینی یەکەم جار نییە ئێمە دەیان پرۆسە هەیە لە قۆناغەکانی ڕابردوودا لە دوای ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بە چڕوپڕی لە هەرێمی کوردستان دەستی بەکار کرد لە زۆر مەحەتە کۆمەڵ بە تەنها ماوەتەوە ئەویش بەرەنجامی ئەوەی کە یەکڕێ یەک هەڵوێست بووە لەسەر هەڵوێستەکانی خۆی. کۆمەڵ ئێستا دوای ساڵێک چێ ڕازگۆ بوو لەوەی کە پەرلەمانتارێک کە نە دەرگاکەی کراوەتەوە نە کۆبوونەوەیەکی کردووە نە حکوومەتەکەی متمانە پێداوە نە یەکگاوی ڕۆڵی کردنی ئەو حکوومەتەی بینیوە. پەرلەمانێکی ماوە بەسەرچوو حکوومەتێکی ماوە بەسەرچوو موچەی پەرلەمانێکی هەڵبژێردراوەدا ئەوان هاتوون ئێستا و پەرلەمانتارانە لە هەرێمی کوردستان موچە وەرەگرن ماوەی ساڵێکە بێەوە یەک هەنگاویان نەبێ پەرلەمانتارەکانی کۆمەڵ نەچوون. پەرلەمانتارەکانی کۆمەڵ لانی کەم جورئەتی ئەوەیان هەبوو ئیمتیازاتی مادی ڕەتکەنەوە. ئێخۆ ئەوە یەکەمین ینی سادەترین هەنگاوە. ئێمە بایکۆتی پرۆسەی هەڵبژاردنمان نەکردووە. کۆمەڵ هیچ کات نەیوت ئێمە بایکۆتی پرۆسی هەڵبژاردنەکەی کۆمەڵ بایکۆتی پەرلەمانێکی دیزاین کراوی کردووە. ئەسڵەن ئێستا ئێمە خاوەنی مبادرەی
سەر لە نوێ ئەنجامدانەوەی هەڵبژاردننی کوردستانی کۆمەڵ لە هەڵمەتی لە بانگەشەی هەڵبژاردن مامۆسانی باپیر ڕایگەیاند کە ئێمە داواکارین کە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەسڵان ئەو پەرلەمانە ناتوانێت لە تەمەنی 4 ساڵی خۆیان خزمەت بە خەڵکی کوردستان جارە و ساڵێکی ڕۆشت ساڵێکی ڕۆژی جێ هەنگاوینەنەوە معلومی بەکارە بێ ئەی چەندی پێچێت تا سەرۆکاتەکەی هەڵبژێرێ چەندیشی پێچێ هەتا حکوومەتەکە تشکیل ئەمە هەمووی زیانە لە پێچێت تا لیژنەکانی پەرلەمان ئەمە هەمووی زیانگەیاندنە بە خەڵکی کوردستان بەتاکید ئەسڵەن نەک زیانگەیاندنە ئەسڵەن بێڕۆڵکردنی دامەزراوە شەرعیەکانەوە دامەزراوەی نیش زۆر حکوومەت ئەبێ شەرعیەت لە پەرلەمان وەرگێ ئێمە دایان مؤسسەی دەرەوەی حکوومەتیشمان هەیە بە شەرعیەت لە پەرلەمان وەرگێ باش ئەو پەرلەمانە کە خۆی ئێستا هیچی نەکردووە ئێستا هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ماسەڕێ بووە پێم بڵێ بۆچی دەتانوێت بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن و چۆنی دەکەن یعنی یەکەم جارە ئێمە گەر هەڵبژاردننی کوردستانیش بکرێتەوە بەشداریەکەی سەڵ داوامان کردو بکرێتەوە ئێمە هێزێکی سیاسین بەشدارین لە پرۆسی سیاسی بەشدارین لە عێراق و بەشدار بووین لە عێراق نوێنەرەکانی کۆمەڵ لە ڕابردوودا مەدانیان دیارە ئێمە ئێستا و سەفرێک نوێنەرمان هەبوو خولی کە بۆ 2 نوێنەرمان هەبوو 3 نوێنەرمان هەبووە ئەو ینی کار و پرۆژەی پەرلەمانتارەکانی کۆمەڵ لە عێراق وازەحە دیارە ئەسڵ ئێمە بەشدارین یا با بڵێ نوێنەرەکانمان کە ئەوە باشترە پرسیار لە کاندیدەکان بکرێ بەڵام وەکو کۆمەڵیش ئەسڵەن کۆمەڵ بەشدارە لە پرۆسی هەڵبژاردن مامۆستا عەباس تا نوێنەرەکانی لە بەغدا ئەسڵەن ڕۆڵ ببینن لەوەی کە ئەگەر نوێنەرانی ئێمە زیاتر بن ڕێژەکەیان ینی ڕۆڵی گەورەتر دەبینن لە شەفافکردنی جارێ ئەو ئیتیفاقی هەرلانی کەم لەو ئیتیفاقی کە هەیە لە بینی هەرێم و بەغدا ئێستا ئیتیفاقیە کراوە پێشتریش ڕامانگەیان ئیتیفاقیەکی درۆینەیە ئیتیفاقیەکە کە ساختەیە بۆ خەڵەتاندنی خەڵکە کاک محەممەد ئاماژەی پێکرد موچەیەکیان داوە موچەیەکی کەشەدەن 11 هەڵبژاردن نەکرێ و کۆتایی دێت دەی باشە ئێمە و ئەوان و دوای انتخاباتەکانی هەرێمی کوردستان عێراق ئەمە وشارکردنەوەی خەڵکە لە خۆیدا مامسەڕێبوە ئەتانەوەی خەڵک لەمە وشارکەنەوە ینی وشار بن کە مامەڵەی پارتی و یەکێتی چۆنە لەگەڵیان ساڵی پار بزەپت ئەم تەوقیتە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بوو پێش انتخاباتەکان 2 موچەیاندا باش خۆ خەڵک لە بیرەتی خەڵکی هەرێمی کوردستان شاهد 2 موچەیاندا وتیان وەزعی موچە باش بووە و هەموو شتێک چاک بووە ئەی دوای انتخابات موچە چی لێ هاتەوە زۆر خراپ وەک خۆی لێ هاتەوە ئێستاش ئەوە 2 موچە ڕایان گەیاند و مژدانەی گەورەیاندایە خەڵک کە ئیتیفاقیە کراوە و هەڵبژاردنەکان لە هەرێمی لە با بڵێین پێش پرۆسی هەڵبژاردن ئیتیفاقیە لە بینی حکوومەتی هەرێم و ناوەند هەیە مامۆستا عەباس و ئەوە دەبێتە دەستپێکێکی باش بۆ بژانەوەی ژیانی خەڵکو بۆ موچە و بۆ گەڕانەوەی مافەکانیان و مزجێنیاندایە خەڵکو جارێەوە هەر سەرەتاکەی دیارە هەر سەرەتاکەی کە پێش هەڵبژاردنە دیارە لە چی گۆڕاوە ینی ئێستا کامە گۆڕانکاری باشە کە دوای ئیتیفاقیە نوێیەکەی نێوان بەغدا و هەرێم بووە کامە دەرەنجامە باشەکانی تەسلیمکردنی نەوتە بە سۆمۆ خۆ دیارە ئیتیفاقیەکە بۆ خەڵەتاندنی ڕایگشتی من پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت زۆر لەوە وشیارتر بێ زۆر لەوە وشیارتر بێ کە بزانێ ئەو دەستەڵاتە هەموو جارێک پێش لە فتری بانگەشەی هەڵبژاردن دێ پرۆژەیەک 2 پرۆژە ئفتیتاحەکە لە هەردوو زۆنەکە لە زۆنی سەوز و لە زۆنی زەردی 2 پرۆژە ئفتیتاحەکەن کۆمەڵێک پرۆژەی لە کارخراو دێن کۆمەڵێ مەکائینە خەنەوە سەری و دەستەکەنەوە بە ئیشکردن هەر پرۆسی هەڵبژاردن کۆتایی هات من ئێستا نازانم ئەو جادەی کە مامۆستا ڕزگار باسی کرد لە چەند پرۆسی هەڵبژاردن وەکو ئێستا کەوتونەتەوە ئیش لەسەری باش ئەی بۆ تەواو نەبوو ینی لەبەر خەڵەتاندنی ڕایگشتیە و میلەتی وشیار ئەو میلەتەیە بە بڕوای من هەرێمی کوردستان لەو خۆناغە تێپەڕیوە مامۆستا عەباس من ناڵم لە ئەوەی کە جەنابەت باست کرد لە دەستپێک ناڵم لە 35 ساڵی ڕابردوو و ناشڵێم لە 22 ساڵی ڕابردوو دوای پرۆسی ئازادی عێراق من ناشڵێم لە بەس تەنها لە 21ەوە تا ئەمڕۆکە یەک خولی ئینتیخابی عێراقە ساڵی 2021 تا ئەمڕۆ چەند خۆپیشاندانی ناڕەزایەتی لە هەرێمی کوردستان بەدەیان چەند بووە کامە لەکوێت ئەو دەستەڵاتدارانە بەدەم خواستی خۆپیشاندەرانەوە چوو
لەکوێ داوایەکی مامۆستایان جێبەجێ کرد داوایەکی فەرمانبەریان جێبەجێ کرد ئەی باشە ئێستا نابێ ئەو میلەتە ئەو گەل بەتەکیید مامۆستا عەباس نابێ ئێستا گەلی کورد بە تێکڕا لە هەر سێ پارێزگاکەی هەرێم و لە کەرکووکیش نابێ کارتی ناڕزایەتی بەرامبەر ئەو دەستەڵاتە بەرزکاتەوە لە ئەساسدا ئەگەر یارمەتیم بدەیت پرۆسەی هەڵبژاردن بۆ دەستاودەستکردنی دەستەڵات نییە بۆ ئەوە نییە کە دەستەڵاتێکی فاسید و گەندەڵ بە ئینتیخابات لە حکومڕانی بێنیە خوارەوە و بەدیلی بخێ شوێنی کاتێتی لە هەرێمی کوردستان خەڵک جورئەتی ئەوە بکە کە گۆڕانکاری بکات لە ناو سندوقەکانی جناب پرسیارێک لە کاندیدەکانتان کاک محەممەد یەکێکە لە کاندیدە بەهێزەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کاک محەممەد بۆچی دەتانەوێت بەشداری ئەم پرۆسەیە بکەنەوە بچنە بەغدا و نوێنەرایەتی خەڵک بکەن بۆچی گرنگە کۆمەڵی دادگەری کوردستان و کاندیدەکانی لە بەغدا و جوودیان هەبێت ئێمە وەکو نوێنەری خەڵکی کوردستان و وەکو نوێنەری گەلێکی بسڵمان دوو وەزیفەمان هەیە لە بەغدا دوو وەزیفەی سەرەکیمان هەیە ئێمە بێ شەرم و بێ نە لە ژێر لێوە و نە شەرمنانە و زۆر ئازایانە ینی یەک ڕووی هەیە حەقی ئەم ملەتەیە لەسەرمان زۆر هەموو لایەنەکان غەیری لایەن ئیسلامیەکان فرامۆشیان کردووە کەویش دینی خەڵکە بیر و باوەڕی ئەم ملەتەیە ئاکار و ڕۆشتی ئەم ملەتەیە ئەمە بەڕاستی هەدەفێکەمانە ئامانجمەکەمانە لەوەی بڵێ چۆن ئێمە لە بەغداوە هەوڵە دەین لەگەڵ برا ئیسلامیەکانی تر لەگەڵ یەکێکیش پێی خۆش بێت لەمە هاوبەش بێ لەگەڵمانە هەوڵە دەین لەوێەوە بە یاسا بێ بە بڕیار بێ ڕێ لە کۆمەڵە شتی خراپ بگرین لەم هەرێمی کوردستانە چونکە مامۆستا عەباس شیرازەی خانەوادەیی لە کوردستان خەریکە هەڵەوەشێتەوە خەڵکێک تەماشا تەماشا بە من سێنت پێ بڵێم یەکەم ینی ڕێژەی تەلاق جیابوونەوە بەراورد بە زەواج لە سلێمانی ڕۆژانە لە 100 زەواجە 37 تەلاقەیە باشە لە هەولێر لە 100 زەواجە 33 تەلاقەیە نەختێ دووەک باشترە لە 100 زەواج 17 تەلاقەیە ئەمە ینی ئەمە دەلالەتی چییە؟ دووەم باشە ئەم برادرانە ئێمە دایم هۆشیاریمان کردوون پێمان وتون ئەم هەفتەی پێشوو جنابەت دازام خوتبەت لە سلێمانی بوو یان لە گوێت لە خوتبە من لە هەڵەبجە نازام هەڵەبجە بەڵام هەموو مامۆستایانی سلێمانی کۆکراوەتەوە ئاسایش خۆی مامۆستایان فریاکەون مادەی هۆشبەر گەیشتۆتە قوتابخانە سەرەتایەکان ئەمە خۆیان نایڵێن خۆیان نەیڵێن ئەمە چ پێوەدیەکی بە پرۆسی هەڵبژاردنەوەیە بمبورە کاک محەممەد زۆر باش ئێمە هەندێک شتی مادەی هۆشبەر بۆ نوێنەرەکەمان ئەم لەم خولێکە تا ئێستا بەردەوامە لە ڕێی سوودانیەوە جۆرێ لە فشار و ئەوەی دروست کردبوو ڕێی لێ کردبوو کاکە ئێستا هەرێمی کوردستان بۆتە ڕێڕەوی مادەی هۆشبەر لەبەر شەڕی رووسیا و ئۆکرانیا بۆتە ئەمەش جوغزێکە لەوەی کەوا مەترسی لەسەر ملەتە هەیە لەو ڕوانەوە کە من باسم کرد چونکە ئەمە کاندیدی تر باسی ناکە باشە لەو ڕۆژە لێمە پرسن ترسانەیە فڵان کەس دەنگتان بەرێ لەبەرەوە ئیسلامیە وتم ئیسلامی دیارێکێ بۆ دیارە ینی کێوێ ڕوونە بە هەڵوێستەکانی ناسرێتەوە بەڵێ ئەمە ینی ئەمە ئەرکێکی سەرەکی ئەمەیە ئەرکی دووەم کە هەر یەکەم پێمانەڵێ دووەمیش بکە ئاتار دینەکەی پێمانەڵێ ئەویش داکۆکیکردنە لە مافیم خەڵکە مامۆستا عەباس عێراق ئەو عێراقە کاڵێن بە مەسەلەن وەزی خراپە و نەختینەی نییە و پارەی نەماوەوە نیە ئاواڵن لێی دەدرێ و 6,700,000 کەس لە عێراقا چاودێری کۆمەڵایەتی وەرەگرێت باش لە 150,000 بۆ 250,000 چەند چی نەگرێتەوە کۆمەڵێ چی نەگرێتەوە 6,700,000 هەرێمی کوردستان لە ساڵی 2015 88,000 کەس 30,000 وەرگرتەوە تۆ تەماشا 30,150,000 250,000 تا 300 ڕۆ بەڵێ ینی
بێکارێک لە عێراقا معاملە بکە و بڕوا و ئەوە بێ گەنجێکی بێکار عایلەی هەبێ دوو مناڵی هەبێ 275,000 دەنێ کاکە ئەمەی کە مامۆستا ڕزگارۆتی خەڵێراوێ چێ بۆ هەندەران کاکە 275 هەفتەی دوو ڕۆژیش کرێکاری دەستکەوت کابرا بۆ ڕوا بۆ هەندەران وانە ئەزانی کای محەممەد من یەک معلومات بڵێم هەندێک جارە و هاوکاریە کۆمەڵایەتیانە دێن لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان بەڵام پارتی وێکێتی لە ڕێگەی کۆمەڵبەندەکانەوە داڵەشی ئەمانە مامۆستا باز ئەمە ئینێ ئێستا بێکاری لە کوردستان زیاترە لە عێراق لە کوردستان 12 لە کوردستان 15.25 لە بەغدا 13.5 ئەم بێکاریە مشکلانی دروست کردو ئێمە ئەتوانین لەوێ کۆمەڵێ هەنگاو بنین طبعا ورد بیتەوە مامۆستا بێت لە تعلیمات ورد بیتەوە لە کۆمەڵی یاسا ورد بیتەوە یان کۆمەڵی پرۆژه یاسا ببە یان فشار دروست بکەیت وردە ئەو امتیازاتانە فەرز کرێ لەسەر حکوومەتی هەرێمیان ئەوش بیکە یان لە عێراق خۆی بکرێ ئێستا هەوڵ نەدراوە زیندانی سیاسی موچەکەی مەسەلەن هاوتاکرێ باش تۆ تەماشاکە تەماشای ئەم ملەتەکە 182,000 فعالیە 5,000 کیمیا بارانی وانە ئەو تەسحیەی ئێمە لە تەسحی کەس کەم ناکەین ئەو تەسحی ملەتی ئێمەیەتی نە سوننەهەیەتی نە شیعەتی بەو شێوەیە بەڵێ دوای کورد شیعەهەیەتی وایە باش سوننەی شەی بووە سوننەی مولتەزم ئەوش زەحی دەسی قوربانی دەسی ڕژێمی دیکە بەڵام بە پلەی یەک کورد بووە مامۆستا عەباس لە ڕەفەح شیعەیەک 2 سەعات لە ڕەفەح ما بێتەوە کە منتیقەیەکی سعودیەیە دوایش کە بردووانە بۆ دۆلی ئەوروپیەوانە ئەو 2 سەعاتە ئێستا 5 ملیۆن دینار وەرەگرێت مانگانە ئەی مانگ نەک خۆی وەرەگرێت کوڕەکەی وەرەگرێت کچەکەی وەرەگرێت هەیە 1 ملیار دیناری وەرگرتووە بۆی کەڵەکە کرا 1 ملیار دیناری وەرگرتووە باش ئەم برادرانە ئەمە کاریگەری نوێنەرانەکە ئەم ساڵا سەرۆکی هەرێم و جێگەری سەرۆکی حکوومەت و چەندین وەزیر و ئەوانە ئەم هەموو خولانە نازانم ئایا یعنی نەیانتوانیوە کۆمەڵ امتیازات زیندانی سیاسیمە هاوارەکە امتیازاتیان وەکو ئەوێ بێت پێشمەرگەی هاوارەکە امتیازاتی وەکو بەغدا بێت پۆلیسە هاوارەکە امتیازاتی وەکو بەغدا بێت من یەک قسەکەم و ناوبڕێک وەرەگرم کاک محەممەد ینی بەڕێزان بینەرەکانی دوایی دێمە لای ئێوە بەتاکید ینی من ئەمڕۆ هەواڵێکم یان هەندێک راپۆرت و داتام خوێندەوە و باسی لەوایە کرد لە 4 ساڵی ڕابردووە نوێنەری کورد هەیە لە بەغا نەک 1 2 3 زیاتر 7 لە ماوەی 4 ساڵی ڕابردووە یەک قسەی نەکردووە لە پەرلەمانی عەرەبی نازانێ قسەی چی بکە زۆربیان عەرەبی نازانم من داوا لە هاوکاران مەکەم ناوبڕێکمان بدەنێ و دوایی بەردەوامە بین لەگەڵەوە بەڕێزانی کە لێرە ئامادەن و بەرنەمەکەمان درێژە پێدەین ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتە دووبارە سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی بەرەو بەغدا ڕاستەوخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵ تاین بۆ پێشکەشکردنی بەرنمەکەەوە درێژەدان بە وەرگرتنی ڕاوە بۆ چوونیە و هاوڵاتیە بەڕێزانی کە لێرەوە لەم دەڤەرە لە بەرنمەکەمان ئامادەیی هەیە لەسەر ئیزیەم بەڕێزانە دەچینە لایە و ئامادەبووە بەڕێزانی کە ئێستا لێرن بۆی لەبارەی ژیان و گوزەران و بەشداریکردنی لە پرۆسی هەڵبژاردن و ناڕزایەتیەکانی کە لەو دەڤەرە هەبوون بەڕاستی لە پای کەمی خزمەت گوزاریەکانیان هەندێک قسەمان بۆ بکەن بەڵێ فەرموو خۆی بەخشندۆ میهرەبان وەڵام من ناسمە سەر بابەتی خزمەت گوزاری و ئەوەی کە ئەو لە سەڵاتە گەندەڵە 33 ساڵ لەمەوبەر لە هەڵبژارنەکانینەوە بۆ ڕێکلامی بۆ دەکەن بەڵام تا ئەسەش هەدرۆ من بازەوە دەکەم کە ئەم خەڵکە موسڵمانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە دەرفەتێکی زۆر گەورە و زیێڕین هاتوونتە بەردەمیان ئەوی دەرفەتی 11/11/2025 بۆ هەڵبژاردننی نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە پەرلەمانی عێراق بێگومان ئەم پەرلەمانەی عێراق بێگومان ئەم نوێنەرانە پێویستی بەوەیە کە کەسی جێگەی متمانە بن کەسی سیقە پێکراو بن ئێمە وا دەبینینەوە کە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لەم جێگەیەدا جێگای متمانەن جێگای ئەوەن کە خەڵک نافرۆشن خیانەت لە خەڵک ناکەن وەکو باقی لایەنەکانیکە چونکە کۆمەڵ هەر لە سەرەتای شۆڕش خەباتیەوە هەر لە سەرەتای ساڵی هەفتاکانەوە کە چەشی خەباتی کردوتەشان لەو کاتێکە لە شاخ بووە نەیزانیوە خیانەت چییە نەبەرامبەر بە هاوڵاتیانی نەبەرامبەر ئەو هێزانێکە لەگەڵی دابوون بەڵام ئەو هێزانێکی ئێستا حکومڕانی ئەم وڵاتن فرچکیان بە خیانەتەوە گرتووە هەر لە شاخەوە بوون
شەڕی قڕناقا و پیشاشانمانەکەن بە تەور سەر یەکتریان پەڕاند لە پازاریان هێنا بۆ کەرکووک پازاریان هێنا بۆ هەڵەبجا لە چ شوێنێک ئەوان پێویستیان بە مەسلحەت و بەرژەوەندێکی خۆیان بوو بێ ئەوان ئەو بەرژەوەندی خۆیان تحقیق کردو ئەگەر لە ڕێگای دوژمنەکانیشمانەوە بوو بێ لە دەبابەی حکومەتی باسی بێ بۆ ناو پەرلەمانی کوردستان لە دوای ڕاپەڕینیشەوە هەروە بوو لە دوای پەرلەمانیش لە دوای ڕاپەڕینیش هەروە بە من نمونەیەک دەڵێم بڵێ ڕازگۆیی و جێمتمانە بوونی ئێمەی ئیسلامی هەر لە سەردەمی شاخەوە دەردەکەوێت لە بیرۆریەکانی مامۆستا عەلی باپیر دەڵێم سەرەتای چۆن دەڵێ شۆڕشمان بوو جارێک بە وەفدێکی باڵا چوین بۆ سنە کە ڕێبەراتی جەنابی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی منیش لەگەڵ ئەو شاندەدا بووین دەڵێ یەشێک لە بەرپرسە ئێرانیەکان وەکەوەی کە چۆن بەعام هاوکاری ئۆپۆزیسیۆنی چەکداری عراقیان کردو بە چەک و ئەسلحە و پارە و ئەو شتانە بۆی کە معارەزی عراقی بوون کە ئەو کات لە ئێران بوون گوتی بە ئێمەشیان گوت کاکە بە هاوکاری ئێوەش بکەین بەڵام وەکو ئەو حزبانەی تر کە هاوکاری ئەمە دەکەن حزب ئەلمانیەکان کە هەبوونەوە کاتە لە شاخ پاسدار بەرنە ناو خاکی هەرێمی کوردستان و ناو عێراق جەنابی مامۆستا عەلی باپیر گوتی من ئێستا لە دەستپێکی خەباتمەوە پاسدار بوو خەڵکو و هاوڵاتیان و جەماوەرەکەمان بەرمەوە جا بۆ یەکتی مامۆستا عەلی باپیر لەو کاتەدا پێی دەڵێم من نەسف پاسدار هەم نەمی بەرم دەڵێن لەتکە پاسدارێکیش نابم دەڵێ کەواتە ئێوە کاتێک کە هیچمان بۆ ناکەن ئێمەش هاوکاریتان ناکەین دێنەوە بەدەستی خاڵی هیچ هاوکاری ناکردن ئێمە ئەومان پێ سەربەرزانەیە ئێمە ئەگە لە ناو میلەتەکەی خۆماندا بە برسیەتیش بمرین پێمان سەربەرزانەتە نەک خیانەت لە میلەتەکەمان بکەین بۆیە میلەت دەبێت زۆر چاوکراوە بێ زۆر چاو ینی زێمتمانەی بێ کۆمەڵ لە لای بۆ ئەوی کە بزانێت چێ دەنێرێتەوە ئەو پەرلەمانە ئێمە چەند وێنەرێکی کەممان هەبوو لە پەرلەمانی عراق بەڵام جێگای 100 کەسیان زیاتر گرتووە کاک سۆرانمان هەبووە کاک ئەحمەدی حاجی ڕەشیدمان هەبووە مامۆستا سەلیم شوشکەیمان هەبووە مامۆستا زانامان هەبووە مامۆستا شێخ فاتحمان هەبووە مامۆستا محەممەد سەنگاوی شەهیدمان هەبووە ئەوانە هەموو قارەمانی کۆمەڵی دادگەری کوردستان بوون قارەمانی ئەو وڵات و نیشتیمانە بوون لە پێناوی ئەم خەڵکەدا مامۆستا محەممەد سەنگاوی سەری خۆی دانا کەواتە ئەم خەڵکە دەبێ خائین و دڵسۆز لێ بکاتەوە خاکفرۆش و نیشتیمان پەروەر لە یەکجیا بکاتەوە ئێمە خۆمان بە نیشتیمان پەروەر دەزانین مامۆستا با من ئەو پرسیارەشت لێ بکەم هەندێک خەڵک بەو جۆرە هەڵوێستوەر دەگرێت کاڵێ بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکەم پێت وایە هەڵوێستێکی دروست بێت ئەمە هەڵوێستێکی زۆر چۆنە زعیفە چونکە ئینسان ئەگەر هەبێ دەبێ داکۆچی لە مافی خۆی بکە دەنگدان مافە دەنگدان ئەرچێکە بۆ ئەوەی کە من چەند ساڵە ڕق و چینەی خۆم دەخۆمەوە چەند ساڵە زوڵمم لێ دەکرێت چەند ساڵە شەزم و چەند خوراوە چەند ساڵە کوڕەکانمان شەهید دەکرێت براکان شەهید دەکرێت بەڵام نیوەی خاکی هەرێمی کوردستان کە بە خوێنی ڕۆڵەکانی ئێمە ڕزگار کرا بەڵام لە ماوەی شەو ڕۆژێکدا فرۆشتیان خیانەتیان پێکرد ئەمڕۆ دەرفەتێک هاتوتە بەردەمە بۆی ئەو گەندەڵانە ڕادەین و ڕاماڵین بەڕاستی حیفە ئینسان لە ماڵەوەدا لی بخەوێ و کەمتر خەم بێ ئەودا خاڵێکی سەرەکی با ئەوە بڵێ بەڕاستی خەڵک دەبێ وشیار بێ نابێ بڵێ هەموو وەکو یەکن چونکە ئەوەی کە ئەمڕۆ خەڵک ژیرۆ دەی بووە بۆتە دروشمێکی دەسەڵاتە گەندەڵەکەی هەرێمی پارتی و یەکێتی ئەوە کە خۆیان ناشرین بوون خۆیان قێزەونن خۆیان خیانەتکارن بەڵام دەڵێ هەموو وەکو یەکن هەموو هێزەکان وەکو یەکن نەخێر ئێمە هێزێکی دەستپاشین هێزێکی جێگای متمانەی کۆمەڵی دادگەری کوردستانین جێگای متمانەی خەڵچین لە خزمەت و خاک و وڵات و نیشتیمان و خوێنی شەهیدان و خاک و وڵاتمان زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس کەیتر بەشداریەکە فەرموو بسم الله الرحمن الرحيم والله من ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەم بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بەڕاستی کە عوسمان باسی کرد 36 ساڵە پرۆژەی ئەلمانیەت لە بەردەم پرۆژەی ئیسلامی فەشەلی هێناوە پرۆژەی ئەلمانیەت لە ئیدارەدانی وڵات فەشەلی هێناوە بەڕاستی یعنی نابێ خەڵکانێکی فەشەل خەڵکانێکی بەناو ڕۆشنبیر و بە ئاگا و زانا زارێکی شەریعەت بەو خەڵکە فەشەلە بدەنەوە با ئێمە سیرکەین هەندێکات پێم ئەنەڵێن تاقیمان بکەنەوە تۆ پێت وایە مەجای ئەوەیان تیاما بێت کە تاقی بکرێنەوە جارێ ئێمە ئەوانە قسەیەکە بۆ خۆیان ئەیکەن و بەردەوام ئەو قسەی ئەڵێنەوە بامە سیرکەین بۆ ئەوەی هەموو ئەو خەڵکانەی کە لە ئیدارەدانی وڵات شارەزان ئەوانش کە شارەزانی هەر شارەزا بوون ئەوەندە باس کراوە لە هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی علامەتی پرسیاری لەسەردانراوە ئەو دیموکراسیەی کە بۆ خۆیان بە حیسابی خۆیان
بەڕووبار عارەق و خوێنیان لەسەر ڕشتووە بە حیسابی خۆیان ئەو دیموکراسیەکی هێناویانە ئێستا لەسەری قەرزدار بوون ئێستا حەیەیان پێوە چووە. سێم پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە بەڕاستی فەشەلی هێناوە. تۆ پێت وایە هۆکارەکەی ئەوان بن؟ بەڵێ هۆکارەکەی ئەوان چونکە دڵسۆز نین، نانەوێ خەڵک هۆشیاربی، نانەوێ خەڵک خوێندەواربی، نانەوێ خەڵکێکی پرۆفیشناڵ لە شوێنی خۆی دابدرێ، خەڵکێک بە کەفاعەت لە شوێنی خۆی دابدرێ. بۆیە ئەوان بەردەوام خەریکی ئەوەن بۆ با خەڵگەرمکردنی خۆیان کەرتی گشتی فەشەل پێدینن بۆی کەرتی تایبەتی بینە شوێنی لەبەرەوەی خۆیانە. دەستان خۆش بێ، زۆر سپاس. مامەستا بەس کەرتی تەندروستیان فەشەل پێهینە، کەرتی پیشەسازیان فەشەل پێهینە، هەموو سێکتەرە ڕۆشن بیان خوێندنی باڵا فەشەلیان پێینە. بەڕاستی من ئەڵێم هەرێمی کوردستان خەریکە لە نەخێکانیش بە حیسابی خۆیان زانکۆکەنەوە، بەڵام ئەو خەڵکە بۆ ناهۆشیارە. دەبێت خەڵک ناهۆشیاربی یان ئەو ئەلمانیە فەشەلانە زیرەک بن، دەبێت کامیان بی. بەڕاستی یعنی جێی پرسیارە ئەو هەموو مزگەوتە، ئەو هەموو خوتبە، ئەو هەموو قوتابخانە و بینایە، ئەو هەموو زانکۆ، ئەو هەموو پەیمانگایە، ئەو هەموو حیزبانە کەسی خەڵک ڕۆژ لە ڕۆژ ناهۆشیارترا. ئەوجا یەک ئەوەتان بۆ دینەوە ئەڵێ کاتی خۆی پرسیاریان لە شاخ کرد، لە شاخ گوتیان بە شێوان بۆ هێندە بەرزن، وتیان لە چاڵی خوارمان بپرسن. یعنی هەتا خەڵک پشت بچمێنی خەڵکی گەندەڵ سەرەکەوی، یعنی خەڵک کە بوو بە چاڵ خەڵکێکی گەندەڵ و دەغەڵ سەرەکەوی ئەبێ بە شاغ لەسەر شانیان. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بینەرە ئەو گەنجەی تەنیشت بە قسە بکە دوای بەس تۆزێک هەوڵ بدەن قسەکانتان کورتکەنەوە. دەستان خۆش بێ بەو بەرنمەیە. وەڵام من وەکو گەنجێک لەو دەڤەرم ڕاستی خەڵکی جاران وەکو گەنج تەنانەت کەسانی تۆزە بە تەمەنیش یعنی لە سوۆشال میدیا زۆر ئاکتیڤ بوون، بانگەشیان بۆ حیزبەکانی دەسەڵات دەکرد، بەڵام ئێستا ئەوە نەماوە. یعنی ئەوە هەست دەکەم هەنگاوێک خەڵک چۆتە پێش هۆشیار بۆتەوە کە دەزانێت داخوا ئەوە ئەو ئیشە بۆ ئەوان نەکا چونکە دەزانێت ئیسفادەی پێ ناگەێنێ. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە دەبێت کۆمەڵی دادگەری سوود لەو دەرفەتە ببینێ کەوا خەڵکی بێهیوا بووە لەو حیزبانە ئەسپی خۆی تاو بدە ئەو چاکە و دەستکەوت و ئەو کارە باشانەی کە پێشتر کردوویەتی بتوانێت بە شێوازێکی زۆر باش بیگەێنێ بە خەڵکی بۆی لای خەڵکی ڕوون بێ و سەبارەت بەوەی کەوا بەدەنگدان ئایا دەنگ نەدان چارەسەری وەزعەکەی دەکا نەخێر. ئێمە ئەگەر بێت و لە تۆزێک لە مەعادلەی بیرکاری بزانین ئەگەر بێت و دەکەس بۆن منەبیانە بڕیان لەسەر شتێک بدەن ئەگەر بۆ نەچواریان لە مەعادلەکەی بچنە دەرێ ئەو شەشەی دیکە بڕیار بەدەست دەبن. ئەگەر ئەو شەشەی کە بێت و چی هەڵبژێرن بڕیارەکە بەدەستوان دەبێت ئەو چوارەی کە چوونە دەرێ ئەوان حکم دەکەن و خەڵکی متمانەی تەواوی بە کۆمەڵی دادگەری هەیە. ئێمە دەبینین لە سنتەرەکانی نووری حیکما کە بۆن منداڵ و جگەرکۆژەکان دەدرێنە بەردەستی کادیران و مامۆستایانی کۆمەڵ کەوا بۆی پەروەردە بکرێن. منداڵ و جگەرکۆشە کەوا بۆ نەشتێکە زۆر خۆشەویستە لای بۆ نەباوک و دایک ئەگەر بێت و متمانە نەبێت لە لای خەڵکی بە کۆمەڵی دادگەری ئەوە ئەو متمانیان پێ نادەن و هەروەها وەکو بەخشین کەوا بۆ ڕێکخراوێکی کۆمەڵە خەڵک دێ پارەی خۆی کەوا کۆی دەکاتەوە بە ڕەنج و ماندووبوونی خۆی دەیدا بە ڕێکخراوەکە بۆی بگاتە جێ خۆی. هیوادارم کۆمەڵ ئیشێک بکە بۆ بەڕێوەبردن و بوون بە نوێنەری پەرلەمانیش ببێتە جێگای متمانێ خەڵک. دەستان خۆش. زۆر سپاس. فەرموو بەس بە کورتی تکایە. من لێرەوە نهاتوم بانگەشە بۆ کانیگانی کۆمەڵی ئیسلامی بکەم کۆمەڵ دادگەری بکەم، بەڵکو دەمەوێت خەڵک دەنگدا بە خۆیان چۆن دەنگدا بە خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن ئەو کەسانی کە بە واقعی ینی با بڵێن ڕنگدانەوەی ئەوانە خەڵکێکی هۆشیار و ئازا و بە جورئەت کەسانێک هەڵ لەبژێرێ کە ئازا بە جورئەت بن، کەسانێک هەڵبژێری کە داکەوتی لە مافی خۆیان بکەن. من وەکو مامۆستایەک چەندی جا لێرە لەو دەڤەرانە خۆ بەشاندان کراوە هەتە سەرکردێ و بانگەشەی ئەوان کرد کە بۆ نمونە هەژماری من نامێنێ. هەر ئێستا کە ئێستا قسە دەکەم لە پەروەردەکانەوە ڕاگەیاندنی کراوە کە ئەگەر موچە بدرێ لە یەکی یەکەوە هەو کەسانی کە بەشداری هەژماری منیان نەکردووە موچەیان پێ نادرێ. ئەی با ئەو بانگەشەیەی پێشووتر کە مامۆستایانیان بانگەش دەکرد و کەەوە هەژماری من نامێنێت و ئەمانە. دووەم با بڵین با لە خەڵکی بپرسین لە دەڤەری ڕاپەڕین ئایا لەم چەند ساڵەدا چەند قوتابخانەی تایبەتی کراوەتەوە
ئەی بەراوریش پێم زانی چەند قوتابخانەی کەرتی حکومی نۆژەن کراوەتەوە نەک دروست کراوە بەڕاستی کە دەبێ خەڵک بیر لەمانە بکاتەوە زۆر سپاس ئەوەش بە بەچاو مەولاتان بەس بە دەرفەتێک دەین ئەم خوشکانە فرمو دەکەم دەستیەوەش خۆش بێ کە بەرنامەکەتان هێناوەتە دەڤەری ڕاپەڕین زۆر سپاس وەڵام یەکەم شت بۆ هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان لە سەدا 97 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانە چۆن دەتوان دەنگی خۆتان بدەن بە عیلمانیت کە دەزان هیچیان نەکردووە لە پەخستنی هەموو شتێک هەر شتێک کە پێویستە بۆ ئیسلام ئەوان پەکیان خستووە چ شتێک کە زەرورە بۆ ئینسانیت بۆ مرۆڤات بۆ ئافرەتان بۆ پیاوان سیر دەکەین بۆ ئافرەتان چی دەکەن لەکەداری دەکەن حیجاب کە ئەرکێکی بڵێ خوای گەورە لەسەر ئێمەی کردوتە ئەرک ئەوان دێن ناشرنی دەکەن سوکایەتی پێ دەکەن ئێمە ئافرەتانی مسلمان کوا سوکایەتی بە سفورەکان دەکەین خۆی ئازادەکە هەڵی دەبژێرێت حیجابە دەیکات یان نایکات ئەوان هەڵدەستن ئەوان سوکاتی بە ئێمە دەکەن ئیسلامیکان سوکاتی بە سفورەکان دەکەن بەڵکو نەخێر و داوا لە خەڵکی بە تایبەتی ئەو دەڤەرە دەکەم تۆڵە لە حکوومەتی بکاتەوە چی خراپە بۆ دەڤەرەی کرد گەنجانی نەهێشت خەڵکی نێشتەنان لە لای منداڵەکانیشمان وان لێ هاتۆ دەڵێن جا بۆ بخوێنین چمان لێ دێت دەبین بەچی نابین بە هیچ ئەو تۆزێک کە گەورە بین دەڕۆین بۆ هەندەران هەمووی ڕۆیشتووە ئێمەش دەڕۆین جا من داوا لە خەڵکی دەکەم ئەو هەلاتۆتە پێش 11 دا لە خەڵکی دەکەم بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بۆوانەی کە ڕازگۆن لەگەڵ خەڵکی دادپەروەرن دادگەرن کێ لەگەڵ خەڵکە دەنگ بدەن بە ئەوان پەشیمان نەبنەوە وەکو دەبینین پار دیزاین کرا بۆی خەڵکی دووەندی کە ساردکەنەوە لە دەنگدان بۆی هەر خۆیان لەسەر حکم بن هەر خۆیان دەسەڵات بگنە دەزۆی دایان هەیە بیکەنجا داوا دەکەم لە خەڵکی بچن دەنگ بدەن دیزاین کراوە ئیشەڵا ئەمجارە لەوانەیە ڕێکار گرابێت کە نەکرێت چەند دەنگی خۆیان بدەن و دەنگ بدەن بە کاندیدانی کۆمەڵ دادگەریەوەیان کەسی بێر و ساکن پشتیوانیانەکەن پشتیوانی کاندیدەکانتانەکەن دەستان خۆش بێت کەی ترەوێ قسە بکات لە گەنجان ئەوەی کە خوێندکاری زانکۆی ئازانکۆی تەواو کردو کەستان لێرە هەیە بارودۆختان چۆنە تاعین بوون تاعین نەبوون هەلی کارتان هەیە زۆر باش ئەچینە ئەو لاتایەکێکتان بڕیار بدا قسە بکە فەرموو ماوەساباز بەخێر بێن بۆ دەڤەری ڕاپەڕین زۆر سپاس وەڵاهی نازانم بڵێم دەڤەری ڕاپەڕین دەڤەری خوێناوی دەڤەری کۆچ بەڕاستی نازانیت چ ناوێکی لێ بنین ڕاستە دەڤەری ڕاپەڕین هەر لوتکەچیایەکی دەیبینی خوێنی ڕۆڵەیەکی ئەم نیشتیمانەی تێدا بۆچی ئەوەندە کۆچ زۆرە لێرە کۆمەڵی دادگەریش بەدەر نییە بەڵێ بەڕاستی ماوەستا عەباس ئێستا دەبێ بڵین دەڤەری کۆچ بۆچی وایە پرسی وتانەیان وەڵاهی جا بەڕاستی نازانم ئەو دەسەڵاتانە یعنی گەندەڵی نەماوە نیکەن یعنی ئێستا وەرە بگەڕێ نبینیەوە گەندەڵ یەک مابێ کە ئەنجامی نەدەن بەڕاستی گەنجانی ئێرەش لەبەر بێکاری زۆر خەڵک هەبوو بانگەشەی هەلی کار و نازانم دۆزینەوەی کار بۆ گەنجان بەڵام دەبینی لێرەدا بەڕاستی یەکەمین دەڤەرە کە ئەوەندە بێکار بێ بە تایبەتی لایانی گەنجان بۆ دەسەڵات ئەتوانێت ڕێگەر لە کۆچکردنی گەنجان بگرێت بەڵێ مامۆستا عەباس بەچی بە دۆزینەوەی هەلی کار لە ناو ئەو خوشک و برایانەدا چەندین دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی لێە لەوانەیە زۆرێکیان هەبن یعنی خاوەن فکرەی زۆر باش بن خزمەت بە کۆمەڵگە بکەن خزمەت بە گەنجانی ئەم کۆمەلگایە بکەن بەڵام لەوانەیە ئەگەر تەنانەت ئەگەر بێت و بێ ئیشێکی سربەخۆش بکات لەوانەیە ڕێگری لێ بکەن من لەم سۆنگەیەوە دەمەیە دوو پرسیار ئاراستەی هەر یەک لە بەڕێزان مامۆستا محەممەد حەکیم کاندیدی کۆمەڵی دادگەری بکەم و لەگەڵ مامۆستا ڕێبواریش لە مامۆستا محەممەد دەپرسم ئینشاءالله بەو هیواین کە لە پەرلەمانی عێراق بتبینینەوە وەکو ئەندام پەرلەمانەکانی ڕابردوو کە بۆ ئەم دەڤەرە بەڕاستی هەڵوێستی زۆر بوێرانەیان نواندووە یعنی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی دادگەری هەتا باسی چاکەیان بکەین لەوانەیە تەواو نەبێت مامۆستا ئەم دەڤەرە وەک باسم کرد بەڕاستی وای لێ هاتووە دەبێ ناوی لێ بنین دەڤەری کۆچ بڵێ ئێوە وەکو کۆمەڵی دادگەری یان ئەگەر ئینشاءالله دەرچن بۆ پەرلەمانی عێراق چ پرۆژەیەکتان هەیە بۆ گەنجان و هۆکاری بەڕاستی نەمانی ئیش و بێکاریش ئەوەیە کە موچە نادرێت بەرنمەیەکتان هەیە یان چ پلانێکتان هەیە لە پەرلەمانی عێراق بۆ ئەم دەڤەرە و بۆ گەنجانی ئێرە ئەنجامی بدەن و مامۆستا عەباس پرسیارێکیشم لە مامۆستا ڕێبوار هەیە مامۆستا ڕێبوار کۆمەڵی دادگەری لە ماوەکانی ڕابردوودا بەڕاستی هەڵگری وەکو چۆن دەڵێ
خاوەنی متمانەیەکی بەهێز بووە هەم لە نێو ئۆپۆزیسیۆن لە نێو کای سیاسی هەرێمی کوردستاندا ئێستا دەبینین لە ئێستادا کۆمەڵێک حیزب و لایەن هەنە کە بە هۆکاری تایبەتی خۆیان نەیانتوانیوە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن کە لە ڕابردوودا دەبینی کۆمەڵ زۆر هاو هەڵوێست بووە لەگەڵیان بەڕاستی لەوانەیە قوربانیشی دابێت. ڕوتان لە ئەندام و لایەنگرانی ئەو حیزبانە چییە چی بکەن لەم هەڵبژاردنە بەرامبەر کۆمەڵی دادگەری کە لەوانەیە لە ڕابردوودا کۆمەڵی دادگەری بوو بێتە قوربانی هەڵوێستێک کە دەستە جەمعی ئۆپۆزیسیۆنی لەسەر بێت. دەستان خۆش بێ و دووبارە بەخێر ئەگە کەسێک ما بێتەوە چونکە دەرفەتمان نەماوە فەرموو ئەوە تۆزە خێرە بەخێر بێن بەخێراتنی میوانەکانتان دەکەم زۆر سپاس. دەمەوێ هەندێک لە معاناتەکانی گەنجانی دەڤەرەکەم بگێنە فەرموو. بەڕاستی ئەو بەرپرسانەیە وڵاتانە وڵاتی خۆمان لەسەر قوت و لەسەر نان و لەسەر ئاوی ئەم دەڤەرە پێگەیشتن بەڵام مەغدورترین دەڤەری ئێمەیە هیچ خراپەیەک نەماوە بەرامبەر بە دەڤەری ئێمە نەیکەن گەنجمانەیە کە دەچێتە سلێمانێ و دێتەوە دەنگی یعنی گردنی خۆی بەداخ و بابی ئازادەکە بەس کیمیایی ماوە لە دەڤەری مەی نەدەن ئەویش نیانە بۆیە لیان نەداوە لە سەیری کەرتی پیشەسازی دەکەی وێرانە کەرتی تەندروستی مامۆستا عەباس بۆ یەک ئیکۆی دەبێ سواری ئیسعافت کەم بتبەنە سلێمانیە بەو جادە خراپە بۆ یەک ئیکۆی خوا دەزانی ئیسعافەکەش تووشی ڕووداوی هات چۆ دەبێ یان نەدەبێت دوعا بکەین ئەنجا بەخوا وەکو عارەبانی ئەو برادەرە لە ڕاست دەکات لەبارەی مەسەلەی دەچوی ئەمن بۆ خۆم یەکێکم لە دەرچوانی دانە مەسراو و یەکێکم لە ئەوائیلەکانیش چەندین ساڵە ئەمە کە دەرەجەشمان بەرزە نە هەلی خوێندنمان بۆ دەڕەخسێندرێ نە تەعین دەکرێن باسی کۆچی گەنجانیان هەن کرد گەنج هەیە بە منی گوتووە ئیشێکم بۆ دەستخە 200,000 بێ دەڤەرەکەی خۆم بەجێ نایەڵم یان دەگەڕێمەوە ئێرە ئەنجا بەڕاستی خەڵکی دەڤەری ڕاپەڕین نابێ ئەو ڕۆژانەی لە بیرچێکە پێی کراوە نابێ ئەو ڕۆژانەی لە بیرچێکە لەسەر شکاندنی پەنجەرەی بارەگاکان ڕۆڵەکانیان خەڵتانی خوێن کرا ئەوەی کە شەهید کرا ئەوەکانی دیکە بوون بە قوتی ماسیەکان و لە دەریای ئیجە داخنکان خەڵکێکی کەممان هەیە لەم دەڤەرە کە قوربانی ئەم دەسەڵاتە نەبێت بەسە بۆ ئەو دەسەڵاتە کە ڕووی حیزبی بەعسیان سپی کردەوە بەشێکی زۆری خەڵکی ئەم دەڤەرەی ئێمە ئێستا ئاواتە خوازە بە سەردەمی سەدام حوسێن ئینشەڵا ئەو نایێتەوە ئەمە ناڵێن ئەمە ئاوات ناخوازی بەڵام خەڵکێکی زۆر هەیە ئاوات دەخوازی یعنی خراپی ئەوانە وای کردووە کە خەڵک خۆزگە بخوازێ بە سەردەمی سەدام حوسێن ئەنجا دوو پرسیارم هەیە بۆ بەڕێز کاک محەممەد حەکیم ئێوە خۆتان بە بەدیری دەسەڵات دەزانن بەدیلبوونی دەسەڵات بە یەک کاندید و دوو کاندید دەکرێت بۆچی کاندیدتانەوەن دەکەمە یەک دوو بەشێکی زۆری خەڵکیەوە پرسیاری زۆرێک لە خەڵکیە هیچ گیرانتیەک هەیە بۆ پاراستنی دەنگەکانمان وەکو چۆن لە ڕابردوو ئێمە دەنگماندا و دزرا و خورا هیچ گرنتیەک هەیە بۆ ئەم هەڵبژاردنە شوای لێ ناکرێ و دیزاینێکی کە ناکرێتەوە با بڵێ زۆر سپاس ببورن بەس تۆش قسە بکە و ئیتر جارێک فەرموو قوربان بەناوی خوای گەورە میهرەبان بە خێراتنی گەرمی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست دەکەم بە خێر سەرچاو ئومێدی سەرکەوتن بۆ کاندیدا بەڕێز و خۆشەویستەکانی کۆمەڵی دادگەری دەکەم توش بەخوای گەورە سەر دەکەون وەکو هەبی شەو هەردەم ئێمەی دەڤەری ڕاپەرین پاڵپشتیان دەکەین پرسیارێکم بۆ بەڕێز کاک محەممەد حەکیم پشت بەخوا ئەچن بۆ پەرلەمانی عێراق کە ئێوە چون بۆ پەرلەمان کاک محەممەد چیتان هەیە بۆ پەرزدانەوەی ئەو تەوژمە نادروست و ناپەروەردەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە ئەبینن بە ئاشکرا لایەنەکانی دەسەڵات ڕێگەیان داوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان سوکایەتی بە حیجاو باڵاپۆشی بکرێت ئایا ئێوە پرۆژەیەکی ئاوا بەهێز و بەتوانەتان هەیە بەرپەرچیامدەنەوە لە کاتێکدا کە کۆمەڵی دادگەری ئەلحەمدولله تا ئێستا لە بواری پەروەردەیدا زۆر بەرەو پێش چون و سەرکەوتوو بوون بەڵام تەوژمەکە زۆر بەهێزترە لەوەی کە ئێمە بتوانین بەرپەرچیام بدەینەوە ئێوە بەرنامە پرۆژتان چی دەبێت دەستان زۆر سپاس دەستان خۆش بێ دەگەڕێنەوە لای میوانە بەڕێزەکانم مامۆستا جەنابتەوە دەست پێ یەکەم منەمەوە بپرسمەوە ماشەڵات جەماوەریکی زۆر وشیارتان هەیە خەڵکی ئەم دەڤەرە ماشەڵات زۆر وشیارن زۆر بە ئاگان زۆر بوێرن قارەمانن باوەڕی سەرکەوتنی گەورەیان تۆمار کردەوە بە تایبەت بۆ کۆمەڵی دادگەری کوردستان تۆ پێت وایە بۆ هەم هەڵبژاردنەش هەمان هێز و گڕ و گەنجێتیان تیاماوێ بەخوای پەروەردگار پاشان بە خۆی ئەندامان و کاردیرە دەسۆزەکانی کۆمەڵی دادگەری
و پاشان بە کۆی جەماوەری ئیسلامخوازی دەڤەرەکەمان ئومێدمان وایە بەڕاستی ئەم جارەش وەکو جارەکانی تر دەڤەری ڕاپەڕین سەروەرێکی تر تۆمار بکات لە سەروەریەکانی مێژووی کۆمەڵی دادگەری. ئێمە لە ڕاستیدا پشتە سوورین بەخوای پەروەردگار پاشان بە ئەندامان و دڵسۆزانمان پاشانیش بە حوزورێ بەهێزی خۆمان لە سنوورەکە لە ناو جەماوەردا لەگەڵ خۆشیەکانی خەڵکدا دەژین لەگەڵ ناخۆشیەکانیاندا دەژین پاشان لە زۆر سێکتەردا بە ئەو پەڕیتوانە بە ئەندازی ئەو توانانەی کە بەدەستماندا زۆر لەوە زیاتر خزمەتی خەڵکی دەڤەرەکەمان کردووە لە سێکتەری پەروەردەییدا سوپاس بەخوای پەروەردگار خاوەنی چەندین ناوەندی پەروەردەیین کە لە کۆمەلگاکەدا بە ئاماژەمان پێدەکرێت بەوەی کەوا هێزێکین بەرهەڵسکارین بەرامبەر بەو تەوژمەی کە ئەو خوشکە باسی کرد کە تەوژمێکی بەلا ڕێدابردن و ناپەروەردەیی لە ساحەکەدا دەگوزارێ بەڵام سپاس بخوای پەروەردگار هێزێکی کاریگەری ناو تەوژمی بەرهەڵسکاری ئەم تەوژمە نائەخلاقیە ناپەروەردەیە بریتە لە ناوەندە پەروەردەیەکانی کۆمەڵی دادگەری لە بواری خزمەتگوزاریدا لە بواری خزمەتی تەندروستیدا سپاس بخوای پەروەردگار خاوەنی کلینیکێکی سربەخۆین کە لە سنوورەکەدا وە چاوەڕێژەکەین کە لە داهاتوودا پشتیوان بەخوای پەروەردگار پەرەی پێ بدرێت و ببێتە نەخۆشخانە کە ئەو کلینیکە بە ئەندازەی تەمەنی و بە ئەندازەی ئەو بڕەت متەوازە توانای کە لە بەرەسیدایە توانێتی خزمەتێکی باش بە دەڤەرەکە بکات و لە ڕووی خێرخوازیەوە ڕێکخراوە خێرخوازیەکانمان سپاس بەخوای پەروەردگار خزمەتێکی باشیان بە دەڤەرەکە کردووە. ئەندامان و دۆستان و لایەنگرانی ئێمە لە ناو گەڕک و کۆڵان و لە باری کۆمەڵایەتی ئەو کۆمەلگایەدا خزمەتێکی بەرچاویان هەیە هەرێکێک لەوانە هەرێکێک لەو بەڕێزانێک کە لێرن ئەوانش کەوا لێرە نین لە ناو واقعەکەدا هەمویان لە ناو عایلەی خۆیان لە ناو گەڕک و کۆمەلگاکەی خۆیاندا لە ناو عایلەی گەورەی خۆیان داوای کە پێدەوتی چونکە بخۆ دەزای منتیقەیەکی عشار و خاوەنی کۆمەڵێک عشرەتی زۆر و زۆرە ناو عشرەتەکەیاندا خاوەنی پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزن کە توانیویانە لە بواری کۆمەڵایەتی لە بواری پەروەردەی لە بواری دینداری بانخوازی لە بواری یعنی گەیاندنی دەستی خزمەتگوزاری بە خەڵکی بە ئەو پەڕیتوانیان توانیویانە خزمەت بکەن ئەوانە وا دەکەن کە دڵمان بۆ خۆش بێ کامیشە ئەو دەڤەرێکی بۆ وەفا بێت و فیدباکی پۆزتیڤ لە خەڵک بەرامبەر بە پرۆسەکانی کۆمەڵی دادگەری ببینین کە تا ئێستا بینیویشمانە لە سپاس بخوای پەروەردگار لە زۆر سێکتەر ئێمە لەو سنوورەدا توانیمانە ڕکابەری سەرەکی هێزەکانی ساحەکە بین لە سێکتەری ڕێکخراوەیەکان و لە سێکتەری مامۆسایانی مینبەر لە سێکتەری هەڵبژاردنە گشتیەکان لە سێکتەری هەڵبژانە تایبەتەکان ئەوەی کە ئەنجام درابێت سپاس بەخوای پەروەردگار خەڵکەکە بە تێکرا توانیوێتی بەڕاستی پاڵپشتێکی باشی نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بێت و توانیوێتی کۆمەڵی دادگەری لەو سنوورەدا سەربەرزکات لە دوایین هەتا لە هەڵبژاردنە گشتیەکانیدا لە دوایین هەڵبژاردن کە دیزاین بەرامبەر بەدەنگەکانی کۆمەڵی دادگەری کراوە لە پاشانیش کۆمەڵێک فاکتەر و هۆکاریش بوون بۆ بە هۆکاری ئەوەی کە دەنگەکانی کۆمەڵی دادگەری کەمێک پاشەکشە بکە یاخۆت بۆسێ لە ئاسێکدا بەڵام لە هەما کاتژدا هاوڵاتیانی ئەو دەڤەرە سپاس بخوای پەروەردگار بە وەفا بوون بەرامبەر بە خزمەتەکان و بەرامبەر بەو حوزوڕە قەوی و بەهێزەی کۆمەڵ سپاس بخوا توانیوێت هەتا لە ئاخیر هەڵبژاردنیش لانی کەم یەک لەسەر سێی دەنگەکانی کۆمەڵی دادگەری لەو سنوورە دراون بە ئەو هێزە وەتوانیویانە ئەو هێزە لە ئاسێکدا ڕابگرن کە شانازی بەخۆی زۆر سپاس ماسا ڕێبەر ئەم جەماوەرە و کوردستان بەگشتی چ چاوەڕێوانیەکیان لە کۆمەڵی دادگەری کوردستان هەبێت لە پار ئەو دەنگەی کە ئەیدەنێ لە پێشەوە کۆمەڵ چ چاوەڕوانێکی لە جەماوەرەیە کۆمەڵ هێزێکی ئیسلامیە بەڵێ هێزێکی سیاسی سەرڕاستە بڵێ من پێما کۆمەڵ شایستە بەوەی پاداشتی بداتەوە لە پای کۆمەڵێک خزمەتی گەورەکە بڵێ هەم لە بواری خێرخوازی هەم لە بواری کاری ڕێکخراوی پیشەیی هەم لە بواری کاری پەروەردەیی کە ئاماژەی پێکرا هەم لە بواری کاری سیاسی کە نوێنەرەکانی خەڵکی سەرڕاست بوون لە عەمەلی پەرلەمانی هەم لە بواری کاری تەلڤیزیۆن حکومی ئەو بەشەی کە بەشداری کردو لە حکوومەت لە هەندێک خۆناکدا
ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بوو بێ و هەم لەو ڕۆ کە کۆمەڵی دادگەری هەم لەم ڕۆ کە کۆمەڵی دادگەری هێزێک بووە کە نوێنەرەکانی سەرڕاستانە لەگەڵ خەڵکو و جەماوەر ماونەتەوە مامۆستا عەباس و لانی کەم کۆمەڵ نوێنەرەکانی لە خەڵکدا نەبراون لە نوێنەرەکانی هەم لە کوردستان هەم لە عێراق من نمونەیەکم ئاماژە پێکرد دوو ڕۆژ پێش ئێستا مامۆستا عەباس لە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی ئێمە نوێنەرێکمان هەیە مثل من تەنها ئاماژەکەم بەو نوێنەرە بوو خەڵکی زۆرێک لەو نوێنەرانی چوونە پەرلەمانی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا کەس نەیبینیون ئێمە نوێنەرەکانمان نەچوونەتە پەرلەمان و ئیمتیازاتیشیان وەرنەگرتووە بەڵام حزورێکی باشیان لەگەڵ خەڵک ماوەتەوە هەفتانە مانگانە معلومە یعنی مەسەلە نمونەیەکی وەکو مامۆستا عومەر گوڵپیمان هەیە بەردەوام مؤتەمەری سەحەفی هەبووە بەرچاو ڕۆشنی چاوی داوەتە خەڵک لە کارەبا لە نەوت و چۆتە بەغدا ڕێگای گرتوۆتە بەرەوە بە پشتیوانی کۆمەڵی دادگەری سکاڵای تۆمار کردووە نوێنەرەکانی کۆمەڵ بەو نوێنەرانەی لە ڕابردووی هەیەی بەو کاندیدە بەهێزانەی ئێستاش هەیەی یعنی کۆمەڵ چاوەڕوانی هەیە کە خەڵکی هەرێمی کوردستان پاداشتی بداتەوە و دەنگی پێ بدە خەڵک چاوەڕوانی چی لە کۆمەڵ هەیە بن جارێکی کەشەڵێمەوە ینی خەڵک ئەو چاوەڕوانی لە کۆمەڵ هەیە کە بەرگری هێزێکی ئیسلامیە بەرگری لە پیرۆزی ئاینەکانی بکە کاک محەممەد جوان ئاماژەی پێکرد بەڕاستی کۆمەڵ یعنی هێزێک کە بە شانازیەوە بەرگری لە پیرۆزی ئاینیەکانەکە من یەک نمونە ئاماژە پێکەم لەگەڵ برای بەڕێزم کاک محەممەد حەکیم ئێمە ئەو قۆناغی کە قۆناغی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بوو جەولەمان کرد بە نوێنەرایەتی لەسەر داوای بەڕێز مامۆستا عەلی باپیریا بە ئەمری ئەو بۆ لای کۆمەڵێک هێزی سیاسی و داوامان لێکردن کە کاکە ئێمە چاوەڕوانیمان هەیە من وەکو پاراستنی ئەمانەتێک ناوی هێزە سیاسیەکان ناڵم داوامان لێکردن کە وەکو ئەوەی کە ئێمە لە کۆمەڵی قۆناغی سیاسی هاوپەیمان بووین چاوەڕوانیمان هەیە لە پرسی ئاین لە پێگەی دەستوری هەرێمی کوردستان لەگەڵ خواستی ئێمە بن کاویش ئەوەیە لانی کەمی خواستی ئێمە ئەوە بوو کە ئەبێ ئەوەی لە دەستوری عێراق جێبەجێ کراوە لە دەستوری هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێت کۆمەڵ خەڵک چاوەڕوانی لەوە هەیە کۆمەڵ بە زیادەوە ئەوە دەکات کۆمەڵ چاوەڕوانی خەڵک چاوەڕوانی لە کۆمەڵ ئەوەی بەرگری لێ بکە هەڵوێستەکانی لە شەقام لەگەڵ یان مێنێتەوە کۆمەڵ ماوەتەوە لە ڕابردوودا چاوەڕوانی ئەوەیە کە شەفاف بێ لەگەڵ خەڵکی کوردستان درۆیان لەگەڵ نەکات و ئەو ئیتیفاقیانەی کرد حقائقەکانی بخاتەوەی نوێنەرەکانی لە ڕابردوو ئەویان کردووە بە تەکید لە داهاتوو شەوە دەکەن من پێم وایە کۆمەڵ ئەتوانێت تا حدێکی باش ینی بتوانێت ئاستی چاوەڕوانیەکانی خەڵکی هەرێمی کوردستان بەدیبێنێت زۆر سپاس کام حەمەدەوەی ماوەتەوە لەگەڵ جەنابتان هەندێک پرسیار و تۆش بە خێرایی جوابمان بەرەوە هەندێک لەو بەڕێزانە پرسیاریان کرد بە تایبەتی خەڵکی ئەم دەبەرە تۆ ئەگەر بچیتە پەرلەمان انشاءالله کە ئەچی بۆ بێتە نوێنەری ئەم خەڵکی کوردستان و بە تایبەتی ئەم دەبەرە چۆن ئەتوانی هەندێک لە بەرگرانی سەرشانی ئەوان سوور بکەیت بە تایبەتی موچە و خزمەت گوزاری و چوزانم کۆچی گەنجان و بڵێ پەرلەمان یاسا دەرەکە بڕیار دەرەکە بڵێ یاسای بودجە دەرەکە باش و لینکی لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ وەزارەتەکانە بێت بڵێ تۆ بە یاسا توانی دەرفەتە کە هەوڵ بدەیت یانی لەوێ من بە تایبەت بڵێن احتیمالە بۆ نمونە من لە ڕووی پەیوەندیەکانەوە کە ینی ماوەیەک لە کۆمەڵە خەریکی پەیوەندیەکان بووینە و احتیمالە هەندێک لە ناو کۆمەڵیش ئەو متمانیان بە من بێ کە لە ڕووی پەیوەندیەوە لە بەغدا سەرکەوتوو بتوانین لەگەڵ چین و توێژەکانی بەغدا لەگەڵ فراکسیۆنەکانی بەغدا شیعە سونە ئێمە هەندێک جار ئەو عیلاقەیە بەکاربێنین بە سوودی مەنتیقەکان نمونە زۆرن مامۆستا من خۆم ئاماژەم پێدا بوونەوە چاودێری کۆمەڵایەتی هەیە وانە بێکاری هەیە بۆ گەنجەکان ئەتوانی یاسایەک بۆ نوێیەکی لەوانەیە من فکرم لێ کردو ئایا نتوانانی یاسایەک بە پەرلەمانی عێراق دەیکەی بۆ قەرەبووی ناوچە سنوورەکان ناوچە سنوورەکان بە درێژایی هەشت ساڵی شەڕی عێراق و ئێران زەرمەند بوون وەکو ئاماژیان پێدا ناوچەی پشدەر و گوندەکانی بەری مەرگە و ئەوانە و ناوچەکانی تری هەرێمیش بە درێژایی تا هەڵەبجەی لای ئێوە کە دێتەوە زەرمەند بوون و تووشی ڕاگۆزراون و تووشی
یعنی زەرێریان پێکەوتووەمانە بتوانی قەرەبوو بکرێنەوەکو چۆن هەندێک چین و توێژی عێراقی قەرەبوو کراوەتەوە ئێمە بین دەبێت چارەسەری ئەو گرفتە بکەین ینی ئەم کێشەی کۆچی گەنجان ببینە ناو عێراقەوە ئەمڕۆ عیلاجی زۆربەی گرفتەکان وا پێدەچێت بەرەو بەغدا بێ مامۆستا ئاباز ئەو تا 3 ساڵە پەرلەمانمانێکی زەرمان کردو ینی هەرێمی کوردستان چی نێکی کردو ئەوان ئەم دەسەڵاتە پەرلەمانی هەرێمی خۆی بێ ئەرزش کرد بێ نرخ کرد بێ هەیبەت کرد ئەو تا داخراوەکو مامۆستا ڕێبوار ئاماژەی پێدا ساڵێکە داخراوە کەسیش هیچ گرفتێک نییە لەبەرەوە ئێمە ئەمە لە بەغداوە توانین بیر لە کۆمەڵی دەستکەوت بکەین لە یاسای بوجە توانی هەندێک فەقەرە کە بخەیتە ناو خزمەتی هەندێک لە ناوچەکانی کوردستان تۆ فەقەرەی تەنمیە قالیمت محافظاتت هەیە توانی هەندێک پارە بۆ محافظەتەکان این بکەی هەندێک شتێ عایدی حکوومەتی عێراقیە ینی وەکو بۆ نمونە مەسەلەی بەندا و ئەوانە ینی ئەمە یەکێک لەو بەڕێزانە پرسیاری لێ کردوتیان ئەتانەوێ ببنە بە دینی پارتی وێچێتی لە بەغدا ئەی بۆچی کەندی دەکات چۆنە کاکە ئێمە ویستمان ینی زۆر قۆناغ ویستمان بەدیل بین خەڵکیش متمانە دوجار بە هێزێکی تەزویرەدا کاکەەوە دەبێ و گلەیەش لە خەڵک بکەوە نیە ینی گلەیتان لە خەڵک هەیە تەوان بە بەشی خۆشی گلەیمان لە خەڵکەیە کە ئێمە لە زۆر قۆناغ ئێمە بە تۆخی ینی پێشکەوتوین لەوەی داکۆکی لە خەڵکەین و تووشی دەیان زەرەر و ئەوە بووین کەناڵەکەی ئێوە مەسەلەن لە دوای حەفدەی شوبات باشە لە نێو لایەنەکانە بۆ بەس پەیام دەوری گیرا بۆی بسووتێنرێ ئەمە پرسیارێکە ڕۆڵی کاریگەری کۆمەڵ دەرەخا لەوەی لە ڕیزی ناڕەزایەتەکان بەڵام ئەمە ینی لەسەرەوە ناوەستاوە ئێمە کاندیدی زۆر تەقریب بکەین ماوەتۆ سەر متمانەی خەڵک بەڕاستی بەداخەوە تا ئێستا ینی سێکوچکەی زێر و زۆر و تەزویر کاریگەری لەسەری هەیە کاکە ئێستش خەڵک هەمووی تورساوە هەموو کاڵێ بەم فەرمانبەران ئەڵێن ئینەکەتان بێنن کارتی دەنگدانتان بێنن ئیتر هەمووی تۆقیەوە ئازانێ یەکێتی و پارتی یەک دێن ئاوە لەسەر سەریانەوە درۆنیان داناوە لە ناو دڵنیایی بدەنە خەڵک کە ئەوان ناتوانن زیانیان پێ بگێنن دەنگدان بەڵێ خۆی خەڵک ترساوە یان ئەو خەڵکە ترساوە کاک ماوە نمونە من انتخاباتی پێشوو چونکە دەنگم داهاتمە دەرسێن کرد هەندێک بەرپرسی حزبی دەسەڵات لە دەرەوەیە ئەوە پێم ئادوم خەڵ بترسێنن ئێمە ترسە تو چییە خۆ چیە ینی بۆ ترسی مەمڕۆ ساڵی ینی ئەم کاتانەینەوە نییە خەڵکی بترسێ نازام خەڵ بۆت موچەی بۆ ترسابی بڕێنە سەر بەغدایە یوپێنەکەت بکاتە بەغدا ئیتر موچەت تا ڕادەیەکی باش زامنە ینی قەزەی موچە محەممەد هەندێک هێزی سیاسی بە هەر شێوازێک بێ بە هەر هۆکارێک بێ نەیانتوانیەوە بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیانی ئەم پرۆسەیە بەشدار نین ئێوە قسەتان چییە داواتان چییە لە جەماوەریەوە حیزبانە وڵای بە هەر کۆتاکتمانەیە لەگەڵانە ڕاستیانی نەکەرەوە بڵێن بینیمانن سەردانمان کردوون و بەتایبەت ئیترەرێکەوە بە پێی نزیکیەکی هەیە لە ڕووی ینی وەکو لایەن ئیسلامی نزیکمانە و ئەی شەوەکو ڕۆژە لە ڕۆژان بەیەکەوە خەباتمان کردووە بۆ نمونە هێزێک و گۆڕان من دایم پێم وتون و مامۆستا ڕێبواریش هەبوون بەیەکەوە پێمان وتون ئێمە تەنها بازنەی بەر داخوازی خەڵکۆی کردوونێتەوە ئەگەر ناچ چیا بەشمانەیە هیچ دەستکەوتێک نەبوو ئێمە بەشیکەین و قۆناغێکی باشمان بەیەکۆ بڕیوە لەبەر ئێستا کە ئەو حزبە بۆ نمونە بە هەردوو تەرەفەکەی کە لستیانە ئەمە بەڕاستی یەکترمان ناسیوە ینی چاوەڕوانین کە متمانەی ئەوان بەدەستبێنین بە حەقیقەت ینی برایانی ئیسلامیمان کە لستیان نییە بۆ کۆمەڵە ڕێکخرا و سنتەری تریشێ مامۆستا من لە زۆر شتەکانە ئاماژەمان پێداوە زۆر جار غیرە کۆمەڵ گرفتی هەبووە ئێمە باڵێز بووینە بەرامبەری دوا قسەت چییە بۆ جەماوەری دەڤەری ڕاپەڕی وڵایم جەماوەرە من ینی دایم باسم کردوون پێش انتخابات شەراتمەتە خزمەتیان پێم وتون ینی ئەم جەماوەری ئێرە بەعام خەڵکێکی خانەدانن بەڕێزن تا ئێستا پابەندی ئاکار و ڕەوشتە ئیسلامیەکانن مەبدەئین
جا لەبەرەوە ینی ڕاشکاون لەبەر میش کەسێکی ڕاشکاون بەڕاستی لێرەوە پیانەڵێم شاڵا متمانێ ئەوان بەدەست بێنم جارێ پێش هەموو شت ئێمە دەبێت هەوڵدەین لای خی پەروردگار شەرمەزار نەبین ئەگەر نا ڕێشکە زۆرە دەنگی زۆر بەدەست بێنی بەڵام ئێمە دەنگی خەڵکی ساغ و ڕاستمانەوێ و ئەم ناوچەیە لای ئێمە وەکو کۆمەڵی دادگەری وەکو پێگە خۆشەویستن هەنی یەکێ لە شوێنە هەرە پێگە گەورەکانی پایگە سەرەکیەکەی کۆمەڵ لە منتیقەیە جا سەرۆکی ئێمە خەڵکی ئەم منتیقەیە ئێمە لە تەسحیاتە تۆ باران کرایان 46 برامان شەید کرا پشکی شێری ئەو شەیدانەینەم منتیقەیە ینی نازانین ئێمە کە ناوچەی سەرکردایەتیمان لە خوڕماڵ و ئەوێ جێهێشت خەڵکی ئەم منتیقە باوشی بۆ گرتینەوە دەرگای ماڵەکانی بۆ کردینەوە ینی ئەمانە ئەم خوشکوبرانە ئێرە ینی بە حقیقت ینی خۆشەویستن هەر بەعامە منتیقەیە من بەشی خۆم کە دێم ینی لە زۆر شوێنوتمەوە ئەم ڕۆژ لە مناسبەیەکە ئێوارە لە خزمەتیان نبووین بەشێک لەم خوشکوبرانە برایان هەبوون کە ئیسان دێتە منتیقە بەڕاستی دڵی ئەکرێتەوە دوور لە ینی انتخابات هەر حقیقت وایە من یەکشت لێرە زۆر سەرنجم لەم منتیقە ڕاکێشێ تقریبا 20 ساڵە کە تێکەڵیەکم لەگەڵیانایە ئەو خانەدانیە و ناندان کە دایمەن سفریان ڕاخراوە ئەوە بە حقیقت من زۆر ینی لام شتێکی گەورەیە و لای من هەمویان کۆمەڵ و غیرە کۆمەڵ لەم منتیقەیە بەڕاستی جێ ڕێزن لەو کۆمەڵی دادگەری کوردستان دەنگەکانی ساڵی 2021 من پێم وایە پێم وایە ئەم انتخاباتە و من زۆریشم باز کردە مامۆستا ئێمە مرۆڤین هەڵەو کەم و کورتیمانەیە ئێمە من کەیسە قساکەم ناتوانم بە ناوی هەموو کۆمەڵەوە قسە بکەم بەڵام بەشی خۆم ئەوەندێش لەو ڕەفیقە نزیکانەمان یانی کە هەین ئەم دوورا بەڕێزە کە بە یەکۆ بووین پێم وایە ئێمە ئەگەر هەڵەو کەم و کورتێکیشمانەیە لە ئیدارەدانی حزبار لە هەندێ سێکتەریشکردنە داوای لێبوردن لە خەڵکەکەمانەکەین لەبەرەوە ئەم پرسە پرسێکی هەستیارە ئەمڕۆ بۆ کۆمەڵی دادگەری ڕۆژێکی زۆر ینی ڕۆژێکە ڕۆژەکانی تری لە دوایە یەومون لەهو ما بعدەه دەنگ بابێنین دەنگ نوێنەرمان بگەین بە بەغدا نوێنەرمان زیاد بێ من باسم کرد ئێمە دوو شتمان لەسەر شانە مامۆستا باس ئێمە بۆ دین بۆ ژینی خەڵکەچینە هەر شوێنێک لە هەر جێگایەک نەک یاری منێک ئەگەر بچ بە پەرلەمان مامۆستا ڕێبوارە کە مەکتەب سیاسیە مامۆستا ڕزگارە کە مەڵبەندە ئەو خوشکوبرایانە بە حقیقت ئێمە وەکو کاری حزبیش هەر لە خزمەتی خەڵکین دەورە خزمەتەکانی کۆمەڵی دادگەری باس بکە هەمووی لە خزمەتی خەڵکە باشە باشی سەرپۆشی کردەوە خوشکە کێ هاتە دەنگ لەسەر ئەو بێڕێزی لە زانکۆی ئەبریکی بە حیجاب کرا کێ هاتە دەنگ غێری کۆمەڵی دادگەری وانە دەیان قسەیان پێوتین و ئەوەمان کە قسەمان کرد کە بریەکی لەوانە بووم کە شتم نووسی و لەسەری جنێویشمیان پێداین و چی و جا چی شتێک کاتبێ کە ڕەتی مەسی بێڕێزیەک بە بیر و باوەڕ ملەتە کرابێ بە قورئانی کرابێ بە پێغەمبەر کرابێ صلی الله علیه وسلم کۆمەڵی دادگەری هەڵوێستی لە شخصی مامۆستا باپیرۆ تا خوشکێک و برایەک لە خوارەوە مەوقف و هەڵوێستمانە بوو زۆر سپاس ئەزیزان ئێمە دەرفەتی بەرنامەکەمان کۆتایی هات دووبارە سپاسی بەڕێزان بەڕێز کاک محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی پارێزگای سلێمانی و هەڵەبجا و کاندیدی ژمارە یەک دەکەین بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد بەرپرسی بازنەی هەڵبژاردننی دەڤەری بتوێن پشدەر ی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێز مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەم کە لێرە ئامادەیان هەبوو لە بەرنامەکەم و سپاسی بێپایان و زۆر گەورە و بە تەشویقی ئێوە شەکەم کە لێرە لەگەڵمان ئامادە بوون گەورەتان کردین ماندوو بوون و بەشداریتان کرد لە بەرنامەکەمان زۆر سپاسانەکەم دووبارەوە سپاس بۆ بینەرە ئەزیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام و تەواوی دەڤەری ڕاپەڕین کە یان بینەرمان بوون یان لە پێکەوە هاوکاری گەڵاڵەکردنیان بەرنامەیە بوون و سپاسی هاوکارانەکەم لێرە و لە سلێمانیش کە هاوکارم بوون و ماندوو بوون بە بەرنامەکەمانەوە ئەگەر گرفتێکی شەبوو بێ داوای لێبوردنی لەسەرەکەین
تا بەیەکیشتنەوەمان لە ئاڵلقەیەکی بەرنامەکەتان بەخوای گەورەتان ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.